33 ساڵی یادەکەەوە بەڕێوە دەچن. ئێستا دەچینە مەزاری شەهیدان لەوێ مەراسیم هەیە فەرمونون. دەستی ئێمەیەوە هەمووەکو گەری کورد هەمووەکو هەڵەبجا کاتێک ئەو وڵاتانە لە ململانیەکانی خۆیانە بەکارهێنە نەکرێ ئێمە سوودێک لەو بابەتە ببینی بۆیە حکوومەتی عێراقیش داواکارین بێ بەدەر لە هەموو سیاعانەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە قوربانیەکانی هەڵەبجە بوون بە باعیسیەوەی هاوپەیمانان چەکی بەکارهێنانی چەکی کیمیاوی بەرامبەر بە عێراق بەکاربێنن و بتوانن ئەو ڕژێمە لەناوبەن. جارێکی کە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە و تەواوی شەهیدانی کورد و کوردستان داهێنین. ئێوەش هەموو لایەک بەخێر بێن عەزیزتان کێشا زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ بەڕێز مامۆستاکە مستەفا بەڕێوەبەری گشتی شەهیدان بەکارکراوەکانی هەڵەبجە. بۆ کوێ ڕۆن کە ئەزانن تەموو ژوارە ڕێتانە دوا سەفەرە لە هەڵەبجە کە زریانە و گۆرستانە دیارە وەرزیگە لە گۆچە و شارە زموری گرتۆتەوە نیشتیمانم خەمە نوێنە لە جیهانیان شکاردۆتەوە ئای لە وەرزیدا بڕانە لە هەر چوارنا هەروەرینە ئێ بەشەڕای دوا هەناسە و فرمێسی باڵای مەردبینینە بە بێدەنگی لە دوا ساتی ماڵاوایی ڕاوەستاوم کە ئەبینم گوڵ ئەوەرێ و باڕەش قەیبا لەبەر چاوم دیارە بۆ هەڵژینی هەناسەتان بۆنی شارە ئەستێرەی کاروانی ئێوە چراخانی شەوی تارە چۆن نەتوانن بە ڕۆحی پاک هەڵەبجەکەم ئەگرنە بۆ تریاکەوە دانی عاشقان دەرونی بوو بە مشتێ خۆر بەرەزان ئێستاش پێویستی وتەی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بیتان لەلایەن بەڕێز مامۆستا محەممەد فەرەجۆ پێشکەش کرێبە. کەسوکاری سەربەرزی شەهیدان برینداران و ون بووان و تاقانەکانی کیمیابارانی هەڵەبجە دانیشتوانی مەینەت دیدەی هەڵەبجە و میوانە بە ڕێزەکان لە ماوەری خۆشەویستی کوردستان سڵاوی پڕمیهری پەروەردگارتان لێبێت. هەڵەبجە بە درێژایی مێژووی کورد مەڵبەندی شۆڕش و بەرقودان و قوربانیدان بووە لە سەروەریەکاندا پشتی شێری هەبووە و هەیەی هەمیشە پێشەنگ بووە لە دژایەتیکردنی داگیرکەران و دەسەڵاتە فەڵسەفێنەکاندا. لەم پێناوەشدا باجی زۆر گەورەی داوە بەداخەوە لە بری پاداشکردن و خزمەتکردن لەلایەن حکوومەتی هەرێمەوە پەراوێز خراوە وەک پێویست خزمەت نەکراوە. کیمیابارانی هەڵەبجە پەڵەیەکی ڕەشە بە نێوچاوانی حکوومەتی بەعسی عێراق و حزبی ڕەگەزپەرستی هەندێک لە عەرەبە شۆفێنەکانەوە کە تاوەکو ئەمڕۆژ لە عێراقدا بوونیان هەیە و دژایەتی کورد و کوردستان دەکەن. ئەو شارەی حکوومەتی بەعسی عەرەبی وێرانی کرد و ڕۆڵەکانی شەهید و بریندار و دەربەدەر کرد لە ئێستادا بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵ دەکرێت. ئەم جارەیان بە کیمیاباران و دەربەدەرکردنی دانیشتوانەکەی نا بەڵکو بە بەشداری نەکردنیان لە ئاوەدانی هەڵەبجە و فەرامۆشکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی و بەراوێستخستن و جێبەجێنەکردنی بڕیاری بە پارێزگارکردنی و خەرەبوونەکردنەوەی لەو بەشە بودجەی کە لە بودجەی عێراق لە ساڵانە بۆ خەرەبووی قوربانیانی دەستی ڕژێمی بەعس تەرخان کراوە و دەکرێت حکوومەتی بەعس هەڵەبجەی وێران کرد و کیمیابارانی کرد. حکوومەتە میراگرێک لە دوایەکەکان پاش ئەویش بە فەرامۆشیان سپارد و بێوەفایی بوو لە ئاستیدا لە برید و دانەوە و خزمەتکردنی یاری بە چارەنووسی بە پارێزگابوونەکەیەوە دەکەن و بە کۆمەڵێک بەرجی نابەجێی ترەوە بەسویانێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئەمڕۆژ بە پێی ڕێژەی دانیشتوان مامەڵە لەگەڵ هەڵەبجە دەکات و بودجەی شایستەی بۆ تەرخان ناکات. نوێنەری حیزبە کوردستانیەکان بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت. وەک دەزانن ئەمڕۆ
لە هەڵەبجە چەندین مەراسیم و کار و چالاکی بەڕێوە دەچێت هاوکات لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ساڵیادی هەڵەبجە پیرۆز ڕادەگیرە لە پەرلەمانی کوردستان دانیشتێک تایبەت کراوە بۆ هەڵەبجە بۆ قسە و گفتوگۆکردنی زیاتر لەبارەی بارودۆخی قوربانیانی هەڵەبجەوە میوانداری بەڕێز ئاراس عابید جێگیری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجەم کردووە ساود لەبێ کات ئاراس ئەمێ بزانم دۆخی قوربانیانی هەڵەبجە ئێستا چۆنە. سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ گەورەیتان کە بۆ هەڵەبجە یا دەکەنەوە. ڕێگە بن بە ناوی کەسکاری شەهیدانەوە سپاسی ئەو کەسولایانانە بکەن کە لە خەمی جینۆسایدی گەلی کوردان لە خەمی هەڵەبجە. سپاس بۆ خۆڕاگری قارەمانی خەڵکی کوردستان و خەڵکی هەڵەبجە و کەسکاری شەهیدان لەسەر جەمچینی پێشەکانەوە 33 ساڵ تێوەپەڕێ بەسەر تاوانی گەورەی کیمیابارانی هەڵەبجە، تاوانێک کە لە مێژووی مرۆڤایەتیدا لە کۆتایی سەدەی 20ەمە دووبارە بوونەوەی تا ئێستا نییە و ناشبێت. حکوومەتی خۆی حکوومەتی کە سەرپەرشتی هاوڵاتیەکانی بکارەچێکی کیمیاوی شارەکەی وێران بکات. لێرەوە جارێکتر سەری ڕێزمەوە بۆ کەسکاری شەهیدان و برینداران و کارخانەکان ون بۆکان کەسکاری ون بۆکان دانێن. باش زۆر جار کەسوکاری قوربانیان یاخود ئەو قوربانیانەی کە ئێستا لە ژیان داماون بەردەوام گلەی ئەویان هەیە کە وەک پێویست ئاوریان لێ نەدراوەتەوە. کۆمەڵەکەی ئێوە چیتان کردەوە بۆ خزمەتی قوربانیان؟ بۆ خۆتان باشە زانەوە سێرەکەی جەنابەت دوو تەوەرێکیان تایبەتە بە کۆمەڵەکە تەوەرێکیان تایبەتەوە بەوەی کە چی کراوە بۆ هەڵەبجە. دیار بۆ خۆتان باشە زان تاوانی کیمیابەرانی هەڵەبجە بەدەستێکی زۆر بەهێز لێیدرا و هەوڵدرا کە ئەم شارە بە تەواوەتی بسەڕێتەوە جگە لەوەی کە بە کیمیاوی لێیدرا خۆم بۆ خۆمی یەکێکم لەو شایەت حاڵانە دوا بەدوایەوە لە هەژمانی ڕابردووە داهاتووە هەتا شەڕی عێراقیان ڕاوەسا حکومەتی عێراقی بەگەڕێکەوە کە ڕەنگ شارەکەشی وێرانە کرد. شارێکی تری دروست کرد بە ناوی مەدینە سەڵحانە حەلەبجە بۆ ئەوەی هەر کەناڵ ڕاگەیان لێ کە دێت سەردانی هەڵەبجە بکات ئەگەر بیستمێتی کیمیایی بەرامبەر کراوە ئەو شاری پیشانەدا و بەدیان لەلایەن دەیان پیاوی خۆی و سیفڕ خۆیەوە دەست نیشان کرابوون و ئامادەکرابوون کە هەڵەبجە شتێک نییە کیمیایی بەرامبەر کرابێت. بۆ خۆتان باشە زانێ هەر ڕێکخراوێک کە دروستە بێت ئەبێ پێناسی ئەو شتێک کە هەڵی گرتو پێناسەکەی ئەوە بێت. ئێمە کۆمەڵی قوربانیان یەکەم لە کەسکاری شەهیدان پێگاتین خۆمان هەڵبژێراوی ناو کەسکاری شەهیدانین و بە کەسکاری شەهیدان دەمان پێداوە ببینێن وێنەرایەتی کەسکاری شەهیدان. ئەمە گەیەنەری داخوازی داواکاریەکانی کەسکاری شەهیدان و خەڵکی هەڵەبجە و سەر جەمچینی پێشەکانی بە ئەو لایەنانەی کە پەیوەستە ئێمە پێیان بوو داواکاریەکان. حکوومەت و لایەنی پەیوەندیدار تا چەند بە تەنگ داواکاریەکانەوە هاتووە؟ من لە ساڵی هەشتاوەش لە ئێرانەوە هەتا دوای ڕاپەڕینیش کە دەستی پێکردووە بە بەردەوامی ئێمە لە داواکاریەکانمان وتمانە داواکارین داخوازین خوازیارین خەڵەکانی خەڵکی هەڵەبجە جێبەجێ بکرێت. وەک پێشوو باسم کرد هەڵەبجە زۆر بەدەستێکی بەهێزی دراوە دەبوو هەر لە سەرەتاوە بە تایبەت لە دوای دۆڕوخانی سەدام حوسێنەوە حکومەتی عێراقی بەهاتە ژێرباری ئەوەی کە ئاوەدانکردنەوەی هەڵەبجەی بەدەستێکی زۆر بەهێز وەربگرتایە چۆن بڕیاریە کە قەرەبەی زیانەمادی گیانەکانی کۆی بکاتەوە لە قوتی گەلانی عێراقی وەرگرێت بە هەمان شێوە لەو پرۆژە یاسایی کە بڕیاری لەسەردا کە لە 2010 بە تایبەتی کە هەڵەبجە بە جینۆساید ناسێنرا لە دوایەوە پەرلەمان بڕیاری لەسەردا کە هەڵەبجە جینۆسایدە و دەبێت قەرەبەی زیانەمادی گیانەکانی بکرێتەوە بەداخەوە هەر ئەو کاتە بنلانی سیاسی کەوتنەوە پەرلەمانەوە قەزیەی هەڵەبجە گەشتە ئاستێکەوە کە نەتوانرا وەک پێویست خزمەتی تایبەتی بکرێت. ئێمە بۆ خۆمانەوە کۆمەڵی قوربانیان لەسەر من بۆ خۆم کە کۆنترین ئەندامیان و دامەزرێنەری ڕێ و ڕێکخراوەم هەتا ئێستا ئەوەی کە کرابێت وەک کۆمەڵە توانیمانە خانووە کەسکاریشی ژمارەیە دروستکەین کەنیسەکەی 500 خانووە وێڕایەوە ئەو بڕەپارەی کردان نابوو جیاوازی هەبوو لە پێدانی بڕەپارەکە و توانیمان نەخۆشخانەیەک دروست بکرێت بە داواکاری و داخوازی پەیوەندیمان نەبێت لەگەڵ ئەو شوێنانەی کە جینۆسایدکراون وەک هیرۆشیما و ناکازاکی و هۆلۆکۆست و جنوبی ئەفریقا و ئێستاش لە هەوڵێوەدان لەگەڵ شنگال و فەرەکانی تر. باشە حکوومەتی نوێی عێراق تا چەند بەرپرسیارانە مامەڵی لەگەڵ کەیسی هەڵەبجەدا کردو؟ ئەگەر سەرنج من تەنها ئیمڕۆ لەوە چێ بە بەیاننامەیەک بەشداری بکەن منلانەکان زۆر قوڵە و نایەنەوێت دیارە لەناو پەرلەمانی عێراقا دەستێکی شۆڤێنی زۆر بەقەوە دەیە بۆ ئەوەی نەک جینۆسایدی هەڵەبجە بگرە ئاسڵەن کارێک بکەن کە کەس
باسی قەرەبووی زیانە مادیویانەکان نکاتەوە. بەڕاگەاندن ئەڵێ ئێمە میراتگر نین، بەڵام بڕۆ ئەو بەرپرسانی کە سەرپەرشتی بەڕێوەبردنی حکوومەتی عێراقیەکەن کەوتونەتە سەر زێڕی ئاڵتونی کە قوتی ئەو میلەتە بۆ خۆیان نەبن، بەڵام ئامادە نین زیانە مادیویانەکان قەرەبوو بکەن. لە کاتێکە ئەو بڕیاری کە دراوە بۆ قەرەبووکردنەوەی زیانە مادیویانەکانی هەڵەبجە و ئەنفال و بارزانیەکان و شنگال بە هەمان بڕیار لە ناو پەرلەمانە بڕیار دراوە کە قەرەبووی دووجێل و ڕاپەڕێنی شعبانیەی جنوبکە لەگەڵ بەسرە لەگەڵ لە جەب لەگەڵ کوشتنی زانایانی ئاینی لەگەڵ ئەو زیندانی کە لە جنوبی سعودیە دروستکرا بوو کە هاوڵاتیانی عێراقی تاک بە تاکی مناڵەکانیان مانگانە قەرەبوویەکی تایبەتی وەرەگرن. مانگانە هەموو کەسێکیان ئەوانەی کە لەو زیندانیا بوو بێ نووسینەکە لە پەرلەمان کە دەرچوواڵەکی ئەڵێ پاداشت و قەرەبووی هەڵەبجە و ڕەفع بکرێتەوە ئەو شوێنەی کە زیندانی تیاکراوە. بەداخەوە بۆ ئەوێ چەند ساڵێکە لە ساڵی 2023 هەتا پێسا حکوومەتی عێراقی بە گوژمە هاوکاری و بنەماڵانەیەکە و تا ئێستا نەیتوانیوە گرەیەکە بەشێکی بگەڕێنەوە بۆ بینەرەکانان یەکدەنگین کۆدەنگین و حکوومەتی هەرێمی کوردستان کاتێککە زۆر باشە. ئەمەوێ دواتر گفتوگۆی ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە زیاتر بە جینۆساید ناساندنی کەیسەکەدا، بەڵام ئێستا دەچمە لای پەیامێرمان شادی ئەمین لە ناو هەڵەبجەوە لەگەڵمانایە. سڵاو لێبێ شادی، کار و چالێکەکانی دیکە بۆ ئەمڕۆچین بە بۆنەی 33 ساڵی یادی تاوانی هەڵەبجە. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئێمە ئێستا لە مۆنومەنتی شەهیدانین. ئەمڕۆ 16 ساڵی 2021 لە هەڵەبجەی شەهید 33مین ساڵیادێکی میابارانی هەڵەبجە بەڕێوە دەچێت. ئێرە مۆنومەنتی هەڵەبجەیە کۆمپلێک لە میوانان و بەرپرسان دێن ئێرە و تا بە چاوی خۆیان وێنەی بەرگەساتێکی میابارانی هەڵەبجە ببینن و تا بە چاوی خۆیان ببینن کە ئەو وێنە و ڤیدۆ و پەیکەرانەی کە تایبەتە بۆ یادە ئەرشیف کراون و دۆکۆمنت کراون تا بە چاوی خۆیان ببینن و هەروەها کۆمەڵێک چالاکی بەڕێوە دەچێت لێرە لە کاتژمێرنۆ ڕێپێوانێکی هەمنانە لە فولکێ عومەری خاوەرەوە تاوەکو گۆڕستانی شەهیدان بۆ دانانی تازەگوڵینە بەڕێوە چوو و هەروەها لە کاتژمێردا کۆبوونەوەی پادەزگای هەڵەبجە لەگەڵ کونسڵی وڵاتانی ئێران و فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا بەڕێوە دەچێت. و هەروەها لە کاتژمێر 10 خولەک سەرجەم کەم ئەندامانی جەستەری سنووری پارێزگای هەڵەبجە بانگێشتی سەرجەم بەڕێوەبەرایەتی گشتیەکان دەکەن بۆ بینینی فیلمی سفرنەوە کە لە خەڵی بۆنەکان نمایش دەکرێت. چالاکی گوزانێک لە چەک لە کاتژمێرنەوە لە مۆنومێت لێرە بەڕێوە دەچێت تا بۆ کۆتایی ئەمڕۆ بەردەوام دەبێت. هەروەها دەستگای خێرخوازی بارزانی بە هاوکاری هلال ئەحمەر ئیماراتی بڕی 1000 سەلاح خۆراکی پێشکەش بە هەشاران و کەم دەرامەتان دەکات بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان و بە بۆنەی ساڵ یادێکی مەبارانی هەڵەبجە پێشکەش بە هەوڵاتیانی هەڵەبجە دەکات لە هۆڵی میران. هەروەها پێشانگایەکی فۆتۆگرافیش بۆ فۆتۆگرافەران فۆتۆگرافەر هاوکار ئەیوب بەڕێوە دەچێت لە بەڕێوەبەرایەتی هونەری ڕۆشنبیری هەڵەبجە و لە کاتژمێر 2 نمایش دەکرێت. و هەروەها لە کاتژمێر 2 بۆ 3 لە کاتژمێر 2 بۆ 3 کاتژمێر 3 لە زانکۆی هەڵەبجە کۆمەڵێک چالاکی تایبەتە بە ساڵ یادێکی میابارانی هەڵەبجە بەڕێوە دەچێت. و هەروەها بۆ بەرزڕاگرتنی یادێکی میاباران کۆمەڵێک چالاکی دیکە لە مۆنومێنت لێرە بەڕێوە دەچێت و گرنگترین نیشان ئەو چالاکیانایە کە تایبەتە بە پرۆژە خزمەتگوزاریەکانی پارێزگای هەڵەبجە. ئەمە تەواوی چالاکیەکانی ئەمڕۆ پارێزگای هەڵەبجەیە. زۆر باشە، سوپاس، دەستخۆش بۆ شادی ئەمین. دەگەڕێمەوە لای میوانەکەم. کاک ئاراس، پێشەوەی بچمە لای پەیامنێرەکەمان دەدویست باسی ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان بکەی لە کەیسی هەڵەبجەدا. تا ئێستا حکوومەتی هەرێم بەپێی پێویست ئەو ڕۆڵی کە پێویستە بینی بێتی؟ دیارە هەتا چەند ساڵە بەر لە سەرژمارەیەک خۆشی باش پێبەجێکراوە، بەڵام بەهۆی کۆڕۆناوە ئەوەی تێبینیمان کردووە لە ساڵی ڕابردووە تا ئێستا پرۆژەکان بە تەواوی کراوە. توانم بڵێم لە دوای 2014 سەرجەم پرۆژەکانی هەڵەبجە کاریان لەسەر نەکراوە کە بەدەیان پرۆژەی تایبەتی هەیە. ئەوەی کە ضرورە بۆ هەڵەبجە پێویستە تیمێکی تایبەت لە ئەنجومەنی وەزیران و بێ سەردانی هەڵەبجە بکات
وە خۆیان مەیدانیە لەگەڵ خەڵکی هەڵەبجە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵەوەی کە نامەیان ئاراستە کردو بێن سەردانی کوچە کۆڵانەکانی هەڵەبجەکەن هەر لە جادەوبانەوە بە چارەسەرکردنی بریندارەکانەوە لە شوێنی دابەشکردنی موچەوە لە لەداوێستی خەڵکی هەڵەبجەوە لەو بەر وەزارەت لەو محافظەی کە ئەعلانیان بۆ کردووە ناویان لە ناوە پارێزگای هەڵەبجە ئێمە خوازیارین ئەو پێناسەیە کە بەخشیویانە لەبەر خاتری قوربانیەکانی کینابانانی هەڵەبجە بە هەڵەبجە کە ناویان ناوە پارێزگا کارێک بکەن لە ئاز گەورەی تاوانەکە بێت کە تاوانی کیمیابارانی هەڵەبجە ئێستا بۆتە سمبول بۆ نەتەوایەتی گەلی کورد بۆتە مێژوویەک بۆ لە دوای ڕاپەڕینەوە نزیکەی 30 ساڵە ئەم زۆرە داواکاریانی کە بەڕێزکردنەکەی دووبارە ئابێتەوە پێتان وایە حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی تا ئێستا گوێی بەم داواکاریانە یان زۆرینەی ئەم داواکاریانە نەداوە یاخود دەتوانێت چۆن دەتوانێت ئەم داواکاریانە جێبەجێ بکات لە هەڵەبجە دیارە حکوومەت کە کاتێک ساڵێک نزیکی یادێکە بێتەوە کە ژمانەیەک داواکاری ئاراستەکەی هەڵەسێ لە ناو داواکاریەکانە خاڵێک یاری خاڵیان هەڵەبژێرێ هەتا کۆبوونەوەی لەسەرەکان تایبەتان جوێزیان کابرایی لەسەر جەبێک بێتەوە ناڕی ساڵێکی بەسەرا هاتووە ئەم پرۆژانەی حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوە بەڕێژوە دوو لە ئاڵوگۆڕی کابینەکانە هەموو وەزیرێک و هەموو وەزارەتێک راپۆرتێکی بۆ ڕۆ لەسەر داواکاری و داخوازیەکان ئەمی مشکلە لەوەیە کە پرۆژەیەک لە وەزارەتێکەوە دروست ئەکرێت تەواو ناکرێت وەزارەتەکە کە کۆتایی پێ دەرو تەسلیمەکات هیچ مەلەفێک لای خۆی بەجێ نایەڵێ بۆی مەلەفەکەی تر تەسلیمە وەزارەتەکەی تر بکرێت بە پلان ئیش لەسەر خاڵەکانی تر بکرێت ئێمە کێشەم گیر و دروستەکانمان لەوەیە کە ئەبێت تاکەی خەڵک داواکاری و داخوازی پێشکەش بکات ئێمە هیوادارین حکوومەت بین لەم خاڵە بکاتەوە ئەم وشەیە لە دەبی خەڵکی هەڵەبجە و زیان لێکەوتوانی دەستی ڕژێم هەڵگرێت و بە جدی وا بکات کە ساڵێ بۆ ساڵەکان حکوومەتی هەرێمی کوردستان بە جدی تەقبول بەرێتە ئەنجومەنیانی بڵێ ئەوەی کە ئێمە ویستمانە کۆتاییتان بە داخوازیەکانیانەوە لە قوربانیەکان هێشتا لە ژیان داماون دێگومان کارە ساتەکە و ژیانی دوای کارە ساتەکەش کاریگەری گەورەی دەرونی لەسەر ژیانی ئەو کەسانە هەیە ئێوە چیتان کردو بۆی لە ڕووی دەرونیەوە ئەو قوربانیانی کە ماون دانی کەم دەرونێکی ئارامیان هەبێت بەداخەوە ئێمە خۆمان لەبەرەوەی ژمارەیەکی زۆر هاوڵاتی شەید بۆ یەکتریە ناسین خۆمان هاوسۆزی لەناو خۆمانە دڵ دەرونی یەکتری ئێمە نەکەینەوە لە ڕووی دەرونیەوە گەر هەچ کامێکمان بگری بڕۆ سێری هەڵەبجە کە لە دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجەوە هەڵەبجەیەکان ببینە پێکەنی نابینی بە دەنگی هەڵەبجەوە هەڵەبجە جەوێکی ماتی وەرگرتووە تەنانەت ئەو شتوکەڵەشی کە بۆ ئێڕێنن بە شێوەیەک سەوزیەکەن ئەویش شێوەی ماتی باشە هیچ پرۆژەیەک هەبووە بۆ باشترکردنی دۆخی دەرونی قوربانیەکان بەداخەوە پرسیارە من بە شتێکی نامۆیە بینم کە شتێک نییە کە ناوی ئاسوودەکردن و هێنانەوەی بارودۆخ بێت ئەبێ حکوومەتیش لەسەرەوە بکات خەڵک چەندێک خزمەت بکرێت چەندێ بارودۆخی چاکرێت ناگاتەوە ساڵی هەشتاوە چەندێک پرۆژە بکات هێشتا هەڵەبجە ناگاتەوە ساڵی هەشتاوە دەبێت هیچ لەسەرەوە بکات خەڵک بێنێت لە ڕووی دەرونیەوە کە بۆ مەحاڵەتەکە خێزانەکان تێکشکاون خێزانەکان لە ڕووی مادیەوە تێکشکاون لە ڕووی دەرونیەوە تێکشکاون ئازیزترین کەسی ناو خێزانەکە کە دایک باوکە لە دەستیەوە بۆی دروست نابێتەوە مناڵەکانی ژیان کە پەروەردەکەن ئەوەنە نەهامەتی ناڕەحەتی ژیان هەیە پێکەنینیان نیە لەگەڵ مناڵەکانیانە ئێمە تەسیراتمان لەسەر مناڵەکانیش لەگەڵ دراوسی و لەگەڵ برادەرەکانی شاری کە خۆمان پێ ناکەنین بەلامانەوە مناڵەکانیشمان فێری پێکەنین بکەین کە خۆمان نەهامەتیمان لەسەر مناڵەکانیشمان ئەنی منە بەیانەیە کچەکەم بردە دەرەوە ئەو مایان پێ بکەن لە پێکەنینی نەبوو بەماتی ئاهات لەگەڵما ئەمان دەموتەسیرێکی زۆر سندی هەیە لەسەر خەڵکی هەڵەبجە حکوومەت ڕاستە قەیران هەیە ڕاستە ناڕەحەتی ژیان هەیە ئێمە دەرێکەوەکی کۆڕۆنا هەیە بارگەرانی هەیە ئاوارەیە هاتووە سەرم بێتە شەڕی داعش هاتووە بەڵام ئەکرێ هەر هیچ لەبێت بێدانی شەسەری باروگوزانانی کەسوکاری شەیدان بکات ئێمە ژمارەیە خەڵکمان هەیە تاقانەیە خۆی دنیا لە بنەماڵەکەی ماوەتەوە من سەردانێکی وڵاتێکی دەرەوەم کرد 27 وڵات دیارە من سەردانی هۆلۆکۆستم کرد 27 وڵات ئەو ساڵە لە هەوڵی ئەوەدا بوو کە گیاندارێکەیە کە ڕاستەکان بیهێڵنەوە بەڕاستی حکومەت دەبێت بۆ مێژووی نەتەوایەتی بە هەوڵبەت ئەو تاقانانە ئەو بریندارانە ئەو کەسانی کە لە ژیانە ماوەندی بە دیکۆمنتیان کات و هەوڵی ڕاگررتنی باری دەرونی دەرپرسیان بدات و هەوڵی ئەبات کە ئەو تەمەنی کە هەیەیە بە هەموو وەسیلەیەک زۆر نین تاقانەکان 33 کەسن
ژێوی ژیانیان باشکات لێڵێ بابی دەرونیان خراپ بێت و دکتۆری تایبەتیان بۆ دەستنیشان کات هەروەها ئەوانی کە یەکێ لەو کەسانی کە هەیە کە جێگەی دڵتەنگیە مەسەلەی مناڵەوەندبووەکانە ئەبێ لەسەر ڕۆشندێک بۆچون بزانم ئەگەر زانیاری نوێ هەبێ لەبارەی ئەو کەسانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا چەند تاقانەیەک دۆزرانەوە بە تایبەت لە ئێران ئەوانە بارودۆخیان گەیشت بە چی؟ من بۆ خۆم هەمیشە وتومە ئەگەر خوشکەکەی خۆ بێتەوە کە دڵنیام خۆم ناشتو من خوشکەکەی خۆم بێتەوە لە خاکێرانەوەری ناکەمەوە ئەوە لێ متمانەوی دروست بووە لە ساڵانی ڕابردووە دەیان کەیس هاتووەتەوە ادعای ئەوەی کردووە کە من مناڵی هەڵەبجەی هێناومانە خەڵکی هەڵەبجە هەندێک لایەنی پەیوەندیدار کەسایەتی بەدەمیەوە هاتوون کاتێ پشکنینمان بۆ کردووە خۆبەخشانە پشکنینەکانیان بۆ کراوە کە پشکنینمان بۆ کردووە هێناومە کەسیمان بە خێزانێک کردووە هەمان بۆی گەڕاو لەناو خێزانەکە دوو سێمان هیچی لە سێمان تێنەپەڕێ وەختێک کە کەوتوەتە سەرەوەی کە وردە لە هەڵسوکە و لەگەڵ خێزانەکە کات دەرەکەوێت ئەم مناڵێکە هاتوۆتەوە بۆ ناو هەڵەبجە هەمووان دەستبەرداری بوون وەزارەتی شەیدان وەزارەتی تەندروستی ڕێکخراوەکان ئەوەی کە ماگەتەوە ئێمە کەسکاری شەیدان بەشوار لەوریانەوە بووین مناڵەکەم ناڵی ئەو ماڵ دەرنەچ سەرنج کچێکمان دوار بۆ نمونە لەبووی دەدەنیەوە تەبیر لە خێزانێکی ماڵی دایک و باوکوتی دابڕ هێنامان ئێرە دەیان وەڵانی باخوورێکی پێدا کە تۆ زیینۆکەینەوە ئەتخینە ناو بەهەشتێکەوە ئەتخینە ناو شوێنێکی باشەوە کە هاتۆتەوە بە شوێنی ژیانە بەشێن ئەوە گەڕێت کە لەم خێزانەدا بڕاوە چۆن خێزانەکەی ببەرزێتەوە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە لایەنێکی سێقەپێکراون نییە کە حکوومەتی ئەترافی پێ بکات کە پشکنینێک بۆ فڵان کەیسکات بیگەڕێنەوە بە ناو خێزانەکەی دوو ئاخیر کەیسمان عازەمە کە هاتەوە شیرینەکەی دەرچوێنی ناو خێزانێک داخەوە بەیڵێم هەر سێمان کە هەمووی لە خێزانەکە کە خوشکەکەی ڕاست هات و دیوتی کاکەن من گومانم هەیە کە ئەمە خوشکی من بێ کێشەی خێزانی دروست بوو کێشەی ململانی ناو دادگا دروست بووە کچەکە ڕۆشتەوە ناو ئێران لێرە کچەکە باری دەرونی تێکچوو تەنانەت هەموو تەمەنی لە نەخۆشخانە ئاباتە سەر خێزانەکەی تێداوەتەوە جارێک کرد کەسکارەکەی پێ ئومێد بوو لێ متوانەی لە پشکنینەکانە هەیە ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخوا قسەمان کردووە بۆ لەمەوە هەر کەسێکە دێتەوە لە ئێرانەوە لایەنی پەیوەندیدار لە ڕووی ئەمنیەوە ضرورە ئەوان بە دەرەجەی یەکەم لێکۆڵینەوەی لەگەڵ یەک یاسای زۆر مەترسیدار هەیە لە حکوومەتی عێراقیە دادگا بڕیار لەسەر خێزانەکانە داد مناڵی ئەو ماڵەیە کە بووە مناڵی ئەو ماڵ ئێوەکەکردنەوەی نیە بە هیچ شێوەیە ئەمە ماساتە لە کاتێکا کە ئەو مناڵی ئەو ماڵە نییە کە داخڵ بوویەوە هیچ یاسایەک نییە خوازیانی پەرلەمانی کوردستانێکی لەو خاڵانەیە ئەوە بێت کە ئێلغای ئەو قەرارە بکاتەوە و جارێکی بە شوێن کەسکارەکەی ئابوو دوو خێزانەکە ئافرەت هەیە پشکنینەکەی دەرنەچووە و مناڵی هەڵەبجەیی شاید حاڵی هەیە کە مناڵی هەڵەبجەیی بریان کەناسیان بۆ دەرکردەوە بریان دەڕۆڵاتیان بۆ دەرکردەوە لە زانکۆ دایان مەزانەوە لە ئەنجومەنی وەزیران تاعینیان کردەوە و شوقیان هاوت ئەمە لە ڕووی ئینسانیەوە کارێکی باشە بەڵام منیش نەستم لێدا کچی چ مناڵێکە چه خێزانێکە ئەم کچە تەدبیر بۆ لەوێ زۆر باشە زۆر سپاس بەڕێز سپاسمان کردی تاقانەی بەجێماوی دوای کارەساتی هەڵە سپاس بۆ بەڕێز سپاس بۆ بەڕێز بیرانجی بەڕێز دەچمە لای پەیامنێرمان هەوراز ئەحمەد لە ناو هەڵەبجەوە لە مەزاری شەهیدان لەگەڵمان دەبێت سڵاوت لێبێ هەوراز ئەم کاتت باش کار و چالاکیەکان لەوێ چۆن بەڕێوە دەچن سپاس بڕێت بە سەرمەرگەساتی کیمیابارانکردنی هەڵەبجەدا 33 ساڵ جیاواز لە هەر ساڵانی ڕابردوو ئەم ساڵ کاڵبوونەوەیکی زیاتر دەبینرێت بە سەریادکردنەوەی کیمیابارانکردنی هەڵەبجە لێرەدا بە یادێکی ئەتوانم بڵێم کرچووکاڵ ئەم ڕۆژانزەی سێ سێپەڕی لەگەڵ ئەوەی چەند وسارێک لەلایەن بەڕێوەبەرایەتی شەهیدان خوێنرایەوە لەگەڵ ئەوەشدا وتاری کەسوکاری قوربانیان خوێنرایەوە هاوکات لێرەدا ئێستا لا گۆڕستانی شەهیدان تاجەقڵینەی لایەنە پەیوەندیدارەکان دا ئەنجێت من ئەمەوە گفتوگۆ بکەم لەگەڵ کەسوکاری قوربانیان کە لێرەن مامۆستا حکمەتم لەگەڵ مامۆستا حکمەت کە خاوەنی دە شەهیدا لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا مامۆستا ئەم کاتت باش
پێمان بڵێ ئەم ساڵ بۆ جیاوازتر بۆ هەڵەبجە بەم جۆرە یادی کارەساتی هەڵەبجە کرایەوە. ئەم کاتتان باش پرسە و سەرپۆشی خۆماراسی تەواوی خانەوادی سەربەرزی شەیدان دەکەم. دیارە دوو هۆکار هەبوو لە هەڵەبجەدا. هۆکاری ئەوەیە پشتگوێخستنی هەڵەبجە لە بواری ئاوەدانی و لە بواری بەدەمەوە هاتن هۆکارێ بوو. هۆکاری دووەمیش بارودۆخی کۆرۆنا دیارە کاریگەری هەبووە لەسەر بارودۆخەکە بۆیە بەو شێوەیە یادەکە کراوە. ئێوەی هەڵەبجەیەکان ئێوەی خاوەن کەسوکاری قوربانیان لەم ڕۆژەدا داواکاریتان چییە؟ ئەو زیاتر دوای 33 ساڵ ئێوە هەر داواکاری دەکەن و پێم وابێ جێبەجێ ناکرێ. ئێوە داواکاریتان چێ لەم ڕۆژەیە؟ ئێمە وەکو کەسوکاری شەیدان و هەڵەبجەیەک داواکارین لە حکوومەتی هەرچەند ئەمە بە شەرمەوە ئەم ئەژڵێم داواکاری چکە ئێمە دەیان ساڵە داوا ئەکەین. هەڵەبجە بە دەستێکی قورس لێ دراوە، بە تاوانی بەرامبەر ئەنجام درراوە. پێویستی با دەستێکی گەورە هەیە کە ئاوەدانی بکاتەوە کە بار و گوزەرانی بباتۆ بارودۆخی جاران. دیارە هەڵەبجە شێوە دوورگەیە کە پێویستی بە ئەوەیە کە لە بواری ئابووریدا ببوژێتەوە. پێویستە هەڵەبجە پرۆژەی استراتیژی تیا بکرێ، پێویستە قەرەبوو بکرێتەوە، پێویستە دەرچەیەکی بۆ دروستکرێ کە ئەویش باکردنەوەی مەرزەکانی سازان و باری ئابووری بۆ ئەوەی ئەم شارە ببوژێتەوە. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدی بکات لە دانیشتەکانیان بەرامبەر عێراق کە قەرەب زیان لێکەوتوان بکاتەوە. چۆن عێراق قەرەبووی زیان لێکەوتوانی خۆی کات و پێداگیری بکەن حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە قەرەبووی ئەم شارە بکرێتەوە. مامۆستا حکمت پێمان بڵێ بۆ هەڵەبجە پشتگوێ خراوە؟ هەڵەبجە منیش پرسیارەکەم لە حکوومەت بۆ پشتگوێ خراوە. بۆ ئاوری جدی لێنانەوە، بۆ بە ناوکردویانە بە پارێزگا و بە جدی کاری لەسەر ناکەن. هەم پشتگوێخستنە تەنها لەلایەن هەرێم و نیە لە عێراق پشتی شێری بەرەکەوێت کە وەختی کە حکوومەتی بەعەز تاوانی کردووە بەرامبەر ئەم شارە. پێویستە حکوومەتی عێراق وەکو وەریسێکی حکوومەتی پێشوو ئاوەدانی بکاتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بە جدی کاری لەسەر بکە. ئەم وعدوو عودانەی کە ئەدرێت پێویستە جێبەجێ بکە. هەر ئەوە نەبێت کە لە 16 سیا وعدێ بدرێت و بڕیارێ بدرێت و بڕاتنەوە ئەویش جێبەجێ نەکرێت. سوپاس بۆ سرنج و تێبینیەکان. زرافیار من ئەمەوێت زیاتر کەسوکاری قوربانیان وەربگرم. لێرەدا ژمارەیەک کەسوکاری قوربانیانی لێە کە زیاتر ئەمانیش بە هەمان شێوە خاوەنی زیاتر لە 10 شەهیدن خاتون بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم. پێمان بڵێ ئەمڕۆ لەم ڕۆژەدا ئێوە کەسوکاری قوربانیان داواکاریتان چییە؟ بەڕێزم بەخێر بن سەرچاو. بەس من لەو ڕۆژەیە من لەوێ نەبووم، من لەدایکیش نەبووم لەو کاتەیە و هیچ شتێکی نازانم دەربارەی کیمیاباران، هیچ شتێک نازانم. بەس هیوادارم ئاوڕێک بن و لە کەسوکاری شەیدان و یعنی ئەو داواکاریانی کەسوکاری شەیدان داوایەکەن جێبەجێکەن بۆیان و هەر ئەوەنە. من خۆم لەوێ نەبووم ناتوانم هیچ بڵێم. یعنی چەند شەهیدێکت بەدەستەوەیە دیارە لە ئێستاە حەزب و لایەنە پەیوەندیدارەکان دیارە تاجە گوڵینە دائانێن لەسەر مەزاری شەهیدان. سڵاو لێبێ جەنابەت کەسوکاری شەهیدانی پێم وابێ ئەمڕۆ یادی هەڵەبجە پێ چۆن بوو؟ یادێکی کاڵ لە هەر ساڵێکی دیکە. بەخێرهاتنی کەناڵەکەتانەکەم. ئەمە 30 ساڵە برینمانە کولێنەوە. 30 دانە ساڵە حکوومەتی هەرێم بەرپا بووە، بەڵام ئاوری لەم شارە جاوەتۆ ناڵێن بەجددی لە ساسەوە کراوە، ینی لە چی کراوە. داوا ئەەکەین کە ئاوڕێکی جدی لەم شارە بدرێتەوە کە وەکو محافەزەکانی کە هەموو شتێکیان بۆ کراوە، هەموو ئاوەڕۆ و هەموو شتێکیان بۆ کراوە. داواکەین لەم شارەش بکرێت. دووەمی ئەوەش ئێستا لا یەزال بڕۆ لە گەڕەکەکان و لە شوێنەکان تەماشاکە ئەگەر بێت و ئێوە کامێرەکەتان ڕووبکاتە ناو شارەکەەوە ئەزانن کە چی بەسەراتوە و بۆ کوێ ڕۆژ چۆن چی کراوە بۆی. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە ئەم شارە بە جینۆساید بناسێت. داوا ئەەکەین قەرەبووی بنەماڵەی شەیدان بکرێتەوە. ئەم شارە نەبووایە تەسخیەی نایە کەس نەیە ناسی. هەموو
بەڵێ جارێکتر سڵاوتان لەبێت دیارە لە چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵێک هەوڵی ناوخۆیی و هاوکات لەسەر ئاستی دەرەوەش هەوڵی جددی هەبوون بۆ ئەوەی کە کەیسی هەڵەبجە بە لەسەر ئاستی عراق و لەسەر ئاستی وڵاتانی دنیاش بە تایبەت ئەوروپا بە جینۆساید بناسێنرێت من ئەمەوێت لەبارەی ئەو هەوڵانە و دوایین زانیاری لەبارەی ئەو هەوڵانەوە لەگەڵ بەڕێز علی مەحموود چالاگوانی بواری جینۆساید کە لە هۆڵەنداوە لەگەڵم دەبێت گفتوگۆ بکەم سڵاوت لەبێ کاک علی ئەم کاتت باش دوایین زانیاری لەبارەی کەیسی هەڵەبجەوە بۆ بە جینۆساید ناساندنی بە تایبەت لەسەر ئاستی ئەوروپا چی هەیە؟ من گوێم لە دەنگی کاک علی نییە؟ Lalu kan datang mah, dia datang mah.
گوێتان دەنگمە؟ ئەلو ئەلو بەڵێ گوێتان دەنگمە؟ نازانم قسە بکەم یان نا گوێتان دەنگی من هەیە؟ ئەلو ئەلو گوێتان دەنگمە؟ ئەلو ئەلو گوێتان دەنگمە؟ فەرموو بەردەوام بە؟ بەڵێ بەڵێ وەکو گوتم ساڵانی 2010 پەرلەمانی کەنەدا بە تاوانی دژی مرۆڤایەتی ناساند و لە دوایدا لە پێش ئەویش لە پرۆسەی دادگایی فرانسڤانرات بازرگانی چەکی کیمیایی کە زیاتر لە 700 تەن مەوادی کیمیایی بە ڕژێمی عێراقی فرۆشت بووە و چەکانە لە تاوانەکە بە هەڵەبجە و تاوانی گۆفتەپە و شێخوەسانان و شوێنەکانی تر بەکارات بوو لە پرۆسی ئەو دادگاییەدا کە لە ساڵی 2005 دەستی پێکرد وەکو تاوانی جەنگ و تاوانی دژی مرۆڤایەتی ناسێندا. هەڵەبجە وەکو پێشتر نازانم گوێتان لێبوویان هەڵەبجە یەکەم شاری قوربانی چەکی کیمیاوی لە ئاسی جیاییدا لە ساڵی 2010 بەڕێزان وا دیارە خەلەلێکەیە ئێمە ناوبڕێکی کورت وەرەگرین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین هەوڵەیەن کاک عەلی وەربگرینەوە. فەرموون. من گوێم لێتانە. ئەلو ئەلو کاکە من ئاگام لێ نییە کەی ئەمە سوورە براوە کەی سوورن هەیە نییە تۆ نابڕە وەرگرت چۆن شتی وایە بگە کە ئەزانن لە ئەوروپا ئەوە نەپرسم مەیکەن ئاخر گوێم لە هیچ نییە. من گوێم لێتانە چی بکەم؟ آخر پێم بڵێن لە پەخشاییان نا. ئەلو بەڕێزان جارێک تر دەگەڕێمەوە لای کاک عەلی. کاک عەلی ئەگەر گوێت لە دەنگی منە ئەبێ بمبووری کە بەهۆی کێشەیەکی تەکنیکەوە دەنگت نەگەیشتە لای من. ئێستا ئەگەر گوێت لە دەنگی من بێت فەرموو قسەکانت تەواوکە. من گوێ لە دەنگی منە ئێستا گوێ لە دەنگی منە بەڵێ ئەمەوێت دووبارەی کەمەوە بڵێ هەڵەبجە وەکو گوتم لە ساڵی 2005 دادگایی فرانسڤانرات لە هۆڵندا ئەنجام درا و لە پرۆسێ و دادگاییەدا تاوانی هەڵەبجە کیمیابارانکردنی تاوانی هەڵەبجە و تاوانی گوندی گۆفتەپە و بارەگای مەقڕی حیزبی شوعی لە زیێوە لە بادینان ئەم سێ تاوانە چووە پرۆسەیەکەوە وەکو تاوانی جەنگ و تاوانی دژی مرۆڤایەتی ناسێنرا. لە دوای ئەوە لە پەرلەمانی کەنەدا لە ساڵی 2009 وەکو تاوانی دژی مرۆڤایەتی ناسێنرا و هەروەها لە ساڵی 2007 تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە چۆتە پەرتووکی گینزەوە و لەو تاوانەدا وەکو یەکەم شاری قوربانی چەکی کیمیاوی لە مێژووی مرۆڤایەتی دا ناسێنراوە و ئەمەش بەڵگەنامەیەکی گرنگە چۆن هێرۆشیما یەکەم قوربانی چەکی ناوچیە بە هەمان شێوەش هەڵەبجە وەکو یەکەم قوربانی کەوا زۆرترین قوربانی دابێت بەرامبەر بە چەکی کیمیاوی ناسێنراوە لە ئاسی نێودەوڵەتیدا و لێرە و لەوێش تاوانی عەلی ئەمەوێ بزانم ئەم ناساندنەی وەک جینۆساید چه خزمەتێک بە کەیسەکە دەکات بە تایبەت لە ناو هەڵەبجە؟ تا ئێستا هیچ خزمەتێکی نەکردووە. دیارە وەهمێکەیە هەیە پێی وایە کە دەوڵەتی ئیسرائیلیان ئەرمەنەکان لە ڕێگەی ناساندنی جینۆسایدەوە دەوڵەتیان پێکێنراوە بەڵام ئەوە وانە چ بۆ مەسەلەی ئەرمەنەکان ئەوە لە وەختی سۆڤێتەوە ناسێنرا بوو کە ئەمە دەوڵەتێکە لە چوارچەوەی یەکێتی سۆڤێتەکە و دەوڵەتە لە ڕووی خانەوە ڕۆژایەوە ئەوانش بوون بە دەوڵەت و هەروە مەسەلەی جوولەکەش وعدی بلفۆر گەلێگەلە لە پێش هۆلۆکۆستە وعدیان پێدرا بوو یعنی ئێمە بێ بکەین بڕەوێنینەوە کەوا وەهمێکەیە کە
ناسانی جینۆسای دەبێتە هۆی دروستبوونی دەوڵەت نا بەڵام دەبێتە هۆی ئەوەی کەوا گەلێک وەکو مەسلومیەت و زۆر لێکراو لە ئاسی نێودەوڵەتیدا بناسێت بێت دیارە ڕێگە زۆرە بۆ ئەوەی کەوا ئێمە بزانێت بتوانین ئەمە لە ئاسی نێودەوڵەتیدا بە جیهانی بکرێت و بە جینۆسای بناسێت ڕۆڵی کابینە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چی بووە لەو کەیسەدا؟ هیچ ڕۆڵێکیان نەبووە و تەنانەت نوێنەرانی کورد لە بەغداشی ڕۆڵێکیان نەبووە بۆ نمونە چەندین ساڵە ئێمە لە یادی هەڵەبجەدا داوا دەکەین سەرە کۆمار کە هەموو وەختێک کورد بۆ لە دوای 2023ەوە داوای لێبوردن لە خەڵکی هەڵەبجە بکات داوای لێبوردن لە بەرامبەر تاوانیان فال بکات نەیکردووە کە ئەمە نەرێتێکی جیهانیە قوربانەکانی دەستی هیتلەر لە دوای هیتلەر هاتن هیتلەریان ڕوخان داوایان کرد لە دوای بینۆشە دیسانەوە لە شیری داوای لێبوردن کرا لە هەموو جیهاندا ئەوانەی کە داوای لێبوردنیان کردووە هیچیان ئەوانە نەبوونە کە خۆیان تاوانەکانیان ئەنجامدا وەکو برادران کاک ئاراس و کاک حکمت باسییان کرد ئەوانە وارسن پێویستە لەسەر وارس داوای لێبوردن بە ناوی دەوڵەتەکەەوە بکات بۆیە ئێستا ئەرکی یەکەمەکە دەکەوێتە ئەستۆی سەر کۆمارەکانی دوای ڕوخانی ڕژێمی عێراق کە ئەیانتوانی ئەو هەلە بقۆزنەوە و داوای لێبوردن لە خەڵکی هەڵەبجە بکەن کە داوای لێبوردنیان لێکرد ئەو وەختە قۆناغێکی تر دێتە پێشەوە کە قۆناغی قەرەبووکردنەوە ئەوانەیە بەداخەوە ئەوەی کە کاک ئاراس و کاک حکمت باسییان کرد من بە تەواوەتی لەگەڵ بۆچوونەکانیاندا بەڵێ 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 کاک عەلی ئێستا گوێت لە دەنگی منە؟ بەڵێ من گوێم لە دەنگی تۆیە بەڵێ گوێم لە دەنگتە بەڵێ گوێم لە دەنگتە بەڵێ سپاس بۆ کاک عەلی مەحموود چالاکوانی بواری جینۆساید کە لە هۆڵەنجاوە لەگەڵمان بوویت ئەبێ ببووریکە بە پێی پێویست دەنگت نەگەیشتە ئێمە بەڵام گرنگ ئەوە بوو کە بۆ چوونی بەڕێستمان وەکو چالاکوانێکی بواری جینۆساید زانی و زانیمان کە ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکات ڕۆڵی حکوومەتی عێراق لە ناساندنی کەیسی هەڵەبجە وەک جینۆساید لەسەر ئاسی ناوخۆ ئەوروپا چییە ئێستا دەچینە مەزاری شەیدان تاجەگوڵینە لەسەر گۆڕی شەیدان دادەنرێت فەرمونون با پێکەوە بیبینین. Grazie Gian, Lucy. Thank you.
بەڵێ بەڕێزان جارێکتر ساڵتان لەبێت دیارە تەنیا لە هەڵەبجەکان چالاکی بۆنەی سی ساڵی هەڵەبوو بەڕێوە ناچێت بەڵکو لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کار و چالاکی جیاواز بەڕێوە دەچن لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر چالاکی جۆراوجۆر هەیە لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان تایبەت کراوە بە هەڵەبجە بەیام دێرمان هەژار ئەنوەر لە هەولێرەوە و لە پەرلەمانی کوردستانەوە زانیاری زیاتری لایە سڵاوت لێ بێ هەژار ئەم کاتت باش کار و چالاکیەکان لەوێ چین لە هەولێرەوە لە پەرلەمانی کوردستان زانیاری زیاتری لایە سڵاوت لێ بێ هەژار ئەم کاتت باش کار و چالاکیەکان لەوێ چین بێتە بە چیمیابارانکردنی هەڵەبجە و لە دانیشتنی ڕابردوودا سەرۆکی پەرلەمانی کوردستان داوای لە پەرلەمانتارانی سنووری هەڵەبجەکەتەوە راپۆرتێک ئامادە بکەن ئەو کێش و گرفتارە و دەنگی منە دەنگی تۆ بەباشی نایەتە لای من ئێستاگەر گوێتان بەباشی گوێتانە دەنجی من بێت من جۆ لە دەنجی ئەوێ دەمێ باز بکەم کە لە کاتژمێر 11 تەواو دانیشتنی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت کە تایبەتە بە یادی چیمیابارانیکردنی هەڵەبجە و لەم دانیشتنەدا ژمارەیەک لە وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان تێیدا بەشدارن وەکو وەزیری ڕۆشنبیری وەزیری پلاندانان وەزیری ئاوەدانکردنەوە وەزیری گەشت و گوزار وەزیری ناوەخۆ و بریکاری وەزارەتی شەهیدان لەگەڵ وەزیری ناوەخۆ ئامادەبوونی ئەم وەزیرانە بۆ ئەوەیە کە دوای ئەوەندە ساڵە ئەو داخوازی و داواکاری و نیگەرانی و پێداویستیانی لەلایەن نوێنەرانی هەڵەبجەوە لە پەرلەمانی کوردستان ئاڕاستەی ئەم وەزیرانە و دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دەکرێت کە بۆی لە داهاتوودا ئەم ساڵی یاخ با بڵێن با باشترە ئەم داواکاریانیان بچێتە بواری جێبەجێکردنەوە جگە لەوەش نووسینگەی پەرلەمانی کوردستان لە پارێزگای هەڵەبجە پرۆژەیەکی ئامادە کردووە پرۆژەکە تایبێتە دەبێت باز بکەین کە دانیشتەکە سەرەتای دانیشتەکە دەبێت دەنجی کوردستان بۆ ئەم یادە بڕێت. بەڵێ بەڕێزان دەگەڕینەوە ناو هەڵەبجە ڕێوڕەسمی دانانی تاجە گوڵینە بەردەوامە فەرموون با پێکەوە دیمەنەکان ببینین.
لدوای خنکانی هەڵەبجە سکاڵایەکی درێژم نووسی بۆ خوا بەر لە خەڵکی بۆ درەختێکم خوێنەوە درەخت گریا لە پەناوە باڵندەیەکی پۆستەچی وتی باشە کێ بۆ دەبا گەر بە تەمای منی بیبەم من ناگەمە عەرشی خودا بۆ شەو درەنگ فریشتەی ڕەشپۆشی شەعرم وتی تۆ هیچ خەمێ نەبێ من بۆ دەبەم هەتا سەرێ تا کەشکەڵان بەڵام بەڵێنی نامێ خۆی نامەکەم لێ وەرگرێ خۆ دەیزانی خودای گەورە کێی بینێ وتم سوپاس تۆ هەڵفڕە فریشتەی ئیلهام هەڵفڕی و لەگەڵ خۆیان سکاڵای برد ڕۆژی دوایی کە هاتەوە سکرتێری پلەچواری نووسینگەی خوا عوبێد ناوێ هەر لەسەر هەمان سکاڵا و لە دامێنە بە عەرەبی بۆی نووسی بووم گەوجە پیکە بە عەرەبی کەس لێرە کوردی نازانێ و نایی بین بۆ خوا چی هەیە ئێستا؟
أنا أجي بخمة أخذهم بس تشافوا برانكيان مو لا ان شاء الله او ديميش سامان كو Kaki jama chocolate ate shana Piace. برابري شهيدانا عشا أبس أشملاي تمام شو داخل شو داخل بەڵێ بینەرانی شارپرێز جارێکی دیکە لە ڕۆماڵێکی تایبەت دەینە وڵاتان لە سەرمەزاری شەهیدانین لە پارێزگای هەڵەبجە دیارە لێرەدا تاجەگوڵینەی بەرپرس و لایەنە پەیوەندیدارەکان و کەسوکاری قوربانیانی هەڵەبجە و میوانانی دەرەوەی هەڵەبجە لێرەدا دادەنرێت و لەگەڵ ئەوەشدا سەردانی گۆڕستانی شەهیدان دەکەن کە ڕەمزی قوربانی دانی کیمیابارانی هەڵەبجەیە لێرەدا چەندین بەرپرس و کەسایەتی هاتوون تاجە گوڵینەیان داناوە و کەسوکاری قوربانیانیش بە هەمان شێوە هاتوون تاجە گوڵینەیان داناوە من دەمەوێ وێنەی زیاترتان بۆ بگوازمەوە لە نێو گۆڕستانەکە و هاوکات لە سەر مەزاری قوربانیانی هەڵەبجە دیارە ئێرە مەزاری گۆڕستانی شەهیدانی هەڵەبجەیە لێرەدا تەرمی قوربانیانی هەڵەبجە ئەوەی کە دەبێت ناوی لەسەر نووسراوە بە خاکسپێرراوە ساڵانە لە 16ی سێدا کەسوکاری قوربانیانی هەڵەبجە دێن سەردانی ئەم گۆڕستانە دەکەن کە بە گۆڕستانی شەهیدان ناسراوە لەگەڵ ئەوەشدا سەردانی مۆنومێنتی هەڵەبجە دەکەن ئەم ساڵ جیاوازە ساڵانی ڕابردوو یادێکی مامبارانکردنی هەڵەبجە بە جۆرە لە جۆرەکان کرچ و کاڵێکی پێوە دیار بوو بیانووی حکوومەتی هەرێمی کوردستانیش دیارە بۆ یاد نەکردنەوەی وەکو پێویستی کیمیابارانکردنی هەڵەبجە و 16ی سێ ڤایرۆسی کۆرۆنا بوونی ڤایرۆسی کۆرۆنایە بەڵام ئەوەی من گفتوگۆم لەگەڵ کەسوکاری قوربانیانی هەڵەبجە کرد لە نێو ئەم مەراسیمەدا گلەی و نیگەرانی ئەوەیان هەبوو کە وەکو پێویست ئەم یادە نەکراوەتەوە و کۆرۆنا بیانوویەک نییە جگەلەوەی کە یادەکە وەکو پێویست نەکراوەتەوە 33 ساڵە وەکو خۆیان ئاماژەی پێ دەکەن هەڵەبجە پشتگوێ خراوە هەڵەبجە وەکو پێویست خزمەت نەکراوە و چەند داواکاریەکیان هەبوو وەکو هاوشێوەی ساڵانی ڕابردوو بەڵام خۆیان ئاماژەیان پێکرد ئەوان
بە شەرمەوە داواکاریەکانیان دەکەن چونکە ئەوان دەڵێن ئێمە 33 ساڵە داواکاری ئاراستەی حکوومەتی عێراق حکوومەتی لایەنەی پەیوەندیدار دەکەین بەڵام کەس ئامادە نییە گوێ لە داواکاریەکانمان بگرێت هەرتەنها لە کاتژمێری یەکەمی ڕۆژی 16 سێدا هەڵەبجە بەسەر دەکرێتەوە و ئیدی بۆ ساڵێکی دیکە هەڵەبجە و هەڵەبجەیەکان بە تەواوەتی پشتگوێ دەخرێت لە ئێستادا جێگری پارێزگاری هەڵەبجە تاجەگوڵینەی هێناوە لەسەر مەزاری شەهیدان دیارە تاجەگوڵینەی خۆی دادەنێت. دیارە ڕێوەڕەسمی تاجەگوڵینە لەسەر مەزاری شەهیدان بەردەوامی هەیە. بریکاری وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تاجەگوڵینەی ڕێز و وەفادادەنێت لەسەر مەزاری شەهیدان. بەڵێ بینەرانی شاربەرێز ئەوەی کە دەبینن مەزاری شەهیدانە یاخود گۆڕستانی شەهیدانە لە پارێزگای هەڵەبجە لێرەدا ئەمڕۆ 16 سێ بەرپرس و لایەنە پەیوەندیدارەکان و خانەوادەی شەهیدان تاجەگوڵینەی ڕێز و وەفا دەهێنە سەر مەزاری شەهیدان و لێرەدا وەفای خۆیان بۆ 5000 شەهیدی قوربانی کیمیابارانکردنی هەڵەبجە دووپات دەکەنەوە. بس اسحب کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە تاجەگوڵینەی ڕێز و وەفا دەهێنە سەر مەزاری شەهیدان لە گۆڕستانی شەهیدان دیارە لێرەدا تاجەگوڵینەی قوربانیانی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە دادەنرێت.
کورسە دەرمانە خاجۆن بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت جیاواز لە لێدوانی بەرپرسان و جیاواز لە داواکاری خەڵکی هەڵەبجە وێنەیەکی دیکەمان بۆ ئامادەکردوون ئێستا دوو بەرکەتوویچێکی کیمیاوی کە لە ناو هەناوێکەوە هاتوونەتە دەرەوە و معجیزە ئاسا ڕزگاریان بووە دوێنین ئەمەوێ بزانم چۆن لە کارە ساتەکە ڕزگاریان بۆ ئەگەر چی کەسی یەکەمی خێزانەکە کە باوکی منداڵەکان و مێردی ژنەکەیە ناخۆڵاتە کوچی دوایی کردووە ئەم وێنەی دەیبینن لە دوای منەوەیە دوو باشە بەشێکیان وێنەیەکە کە لە سەردەمی کارە ساتەکەیە دایک و کچن لەم ساڵانەی دوایی واتە ئەم ساڵ بە دیاریکراوی ئەم دایک و کچە وێنەکەیان بە هەمان شێوە نوێ کردوێتەوە بەڵام وا دیارە تەمەنیان هەڵکشاوە ئێستا ئەم دایک و کچە لەگەڵ من لێرە میوانن ئەمەوێ لە زاری خۆیانەوە باسی کارە ساتەکە بکەن سڵاوتان لێبێت و بەخێر بێن ئەمەوێ بزانم ئێوە چۆن لە کارە ساتی هەڵەبجە ڕزگارتان وەڵاهی ئەمە جەرخانە بووینن دوای کیمیاوێک هاتن بردینیان پازاری ئێران هاتن کۆڵان و کۆڵانە گەڕان بە دوای خەڵکارە میز لە ژێرخانە بووین لەگەڵ باڵی ئامۆزای مێردەکەمە باشە سێ عایلە بووین هەر سێکم کیمیاوی لێیان کوێر بووین و کەسمان نەبووێ بەسەردەمانەوە تا پازارەکان هاتن دەریان هێنا لە ژێرخانەکە ئێمە ئیشترەکە بردینیان هەر بردینیانە دەوەتر ئاوەلوت و بە چاومانە هاتە خوارەوە هەمومان ئەم سێ عایلە واتە ئێوە بەر کیمیاویەکە کەوتن بڵێ بڵێ ئێستا دۆختان چۆنە بارودۆخ وەڵا ئیسا هەمومان ئێمە نەخۆشین مناڵەکانم هەموو کۆکەیانە هەناسەیانتنە لە دەستگای ژیان دەستخۆشییان لە یەکەم لەوێ عێلاج وەرەگرین لە لای ئەوان سپاسی ئێوەش دەکەم دەستان خۆش بێ ئەتر ناڕەحەتین و بەژەمە خوایە لایە بکەن لە هەڵەبجەوە و لە کیمیا بارانی هەڵەبجە و ناڕەحەتین نەخۆشین هەمومان باشە بینانی بەڕێز ئەم ژنە بەرتەمەنە بەڕێزی کە قسەی بۆ ئێوە کرد مەدینەخانەکە لێرە لە وێنەکە دەرکەوتووە هاوکات هەر ئێستا لەگەڵ خۆی کچەکەشی میوانە لای ئێمە ئەمێ ئەویش هەندێک باسی ڕووداوەکە بکات سڵاو لە تۆش ئەم کاتت باش ئەمێ بزانم چ پیرماوە لە ڕووداوەکە سڵاو لە تۆش بەخێراتنی هەموو ئەو بەڕێزاناکەن کە ڕوو لە هەڵەبجە شەهید دەکەن سڵاو بۆ گیانی پاکی شەهیدان و بەتایبەت شەهیدانی هەڵەبجە من تەمەنم یەک ساڵ کەمتر بووە ئەوە لە وێنەکەمدا دیارە لە باوەشی دایکم بۆ وەکو یادەوەری هیچ یادەوەریەکم لە یادیا بەڵام وەکوی کە گێڕا بێت دایکم لە زاری دایکمەوە هەموو ئەو بەسەرهاتانە هاتوۆتە پێش چاوم کە ڕوبەڕووی خۆم و خانەوادەکەم بووەتەوە هەموو کاتێکە کیمیایی وەشێنراوە ئێمە بۆ ماوەی 3 ڕۆژ لە هەڵەبجە لە ناو شاری هەڵەبجە لە ناو کیمیایەکە ماوینێتەوە چاوەکانمان لە دەستیاوە پێسمان سوتاوە دواتر گەڕاندوونیان بردوینان بۆ کرماشان بۆ نەخۆشخانە لەوێ چارەسەری پێویستمان وەرگرتووە بەڵام بۆی سەختی برینەکانمانەوە لە کرماشان گەڕاندوونیانەوە بۆ بردوونیان بۆ تاران لەوێ بۆ ماوەی چەند مانگێک لەوێ لەژێر چاودێری پزیشکی تایبەتا بوون چارەسەرمان بۆ گیراوە دواتر باوکیشم گەڕێنراوە
هێناوەتەوە بۆ لامان دۆزراوەتەوە بڵێن پێشتر جابەوە لەمان لە کیمیایەکەیە پێش کیمیایەکە جابەوە لێمان دواتر گەڕێنرایەوە بۆلام بەڵام هەردوو چاوی لە دەستیا بوو بە 2004ش ئەمری خۆی کرد. ئێوە وەکو بەرکەوتەی چەکی کیمیاوی تا ئێستا هیچ پێویستێکتان بۆ دابین کراوە؟ ئێمە وەکو بەرکەوتە تا ئێستا هیچ پێویستێکمان بۆ دابین نەکراوە تەنها ئەوە نەبێت بۆ ماوەی 10 ساڵە دایکم عیلاج وەرەگرێت لە دەستگای ژیان و هیچیکە ئێمەش جیاواز لە عیلاج وەرەگرێت. جیاواز لە چارەسەری پزیشکی پێویستیتان بە چیتر هەیە کە بۆتان نەکراوە؟ ئێمە داوای هەویەکمان کردو وەکو بەرکەوتەی کیمیایەکە بناسرێت لەوێ ئەوە وێنەکەمان دیارەوە خەستخانەی تارانەکە وێنەکەمان هێناوەتەوە هەموو کتابەکانمان هێناوەتەوە کە چەند ڕۆژن عیلاجمان بۆ کراوە لە خەستەخانەی تارانە هەموویمان بە بەڵگە هێناوەتەوە بۆ ئێرە هەتا ئێستاش دادپێدانراو نەکراوە لێرە هەر ئەڵێن چاوەڕێکن ئەوە بۆ ماوەی 3-4 ساڵان لە چاوەڕوانیە. زۆر سپاس بە هیوای سەلامەتی و سپاس بۆ خایتە لە باوەشی گەرمی دایکمان. هیوای تەندروستێکی باشتر بینەرانی بەڕێز ئەوەی گوێبیستی بوون چیرۆکێکی ڕاستەقینە بوو کە لە هەناوی تاوانی هەڵەبجەوە دروست بوو ئێستا بەرکەوتوەکانی هەڵەبجە بەشی هەرە زۆریان لە ژیان داماون بەداخەوە وەک خۆیان باسی لێوە دەکەن کارەساتەکە بۆ ئەوان هێشتا بەردەوامە بە هیوای ئەوەی کە لە ئایندێکی نزیکدا چارەسەری پێویست بۆ سەرجەم بەرکەوتوان لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمیش بکرێت یەکێک لەو بەرکەوتوانەی کە تا ئێستاش بەهۆی کاریگەری کیمیاویەکەوە دەناڵێنێت ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق دەژی بەڕێز مامۆستا کامیل ڕەنگە ئاشنا بێ بە زۆری نەتان دوێنێ بە بۆنەی 33 ساڵی یادی هەڵەبجەوە پەیامێکی بڵاو کردوتەوە ئەمەوێ پێکەوە گوێبیستی پەیامەکەی مامۆستا کامیل بێت. بە بۆنەی تێپەڕبوونی 33 ساڵ بەسەر تاوانی کیمیابارانی هەڵەبجە سڵاوە نێرم بۆ ڕوحیانەتی پاکی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە ڕێز و حورمەتم دووپا دەکەمەوە بۆ کەسوکاری شەهیدانی کیمیاباران داوای ئارامگرتنی زیاتر و چارەسەری خێرا ئەکەم لە خوای گەورە بۆ بەرکەوتووە ڕاستەقینەکانی کیمیاباران پاشان دەڵێم زۆر جێگەی نەنگی و شەرمەزاریە کە تاوەکو ئێستا ئێمەی هەڵەبجەیی دروشمەکانی دەیان ساڵی لەمۆ پێش دەڵێنەوە هێشتا ئەو بەڵێنانەی دەیان ساڵە دەدرێن بە هەڵەبجە لە سەدادەی جێبەجێکراوە هێشتا کەلاوەکان زۆرێکیان هەرۆک خۆیانن هێشتا گەڕەک و شەقامەکان و بازاڕی شار هەر ئەڵەی ساڵی 90 ساڵانی 90کانە بەداخەوە قەدری ئەو هەموو قوربانی دان و نەهامەتی و ماڵوێران و ماڵتاڵان کرانەمانیان نەزانی بایەخیان نەدا بە دەریایەک لە خوێن و فرمێسپان و هەروە 29 ساڵی تەمەنمانیان بە درۆ و بە بەڵێنی ساختە بەڕێ کرد تەنانەت هەڵەبجە و ئەنفالیان نەکرد بە خاڵێکی دانوستانەکانیان لەگەڵ وەخدا تاوەکو ناچاری بکەن خەرەبووی مادی و مانەوی قوربانیانی کیمیاباران و ئەنفال کاتەوە لە پاش ڕووخانی حکوومەتی بەعسەوە نزیکەی 150 میلیارد دلار لە بەغداوە هاتە هەرێم دەستیان نەبرد لەو قەرزە و لەو خوێنەی لە گردنیان هەیە هەڵەبجەیەکانی پیاش بکەنەوە و هەڵەبجەی پیاوەدان بکەنەوە ئەو تاوانەی دەرحەق بە هەڵەبجە ئەنجامدرا تەنها بەعەز ئەنجامی نەدا بەڵکو حیزب دەسەڵاتدارەکانی ئەوسا و ئێستای هەرێم تاوانبارن بەوەی پێش لەشکری ئێران کەوتن و هەڵەبجەیان بە کوشدا و خۆشیان پاژەوەی کەتنەکەیاندا هەڵاتن و بە سەلامەتی دەرباز بوون هەڵەبجە دەبێت داوڕێکی تەواوی لێ بدرێتەوە و بە پینە و پەڕۆکەم و کورتەکانی پڕ ناکرێتەوە دەبێت لە بودجەی هەرێم گوژمەی پارەی پێویست دەبێت لە بودجەیەک هەرێم گوژمە و پارەی پێویست بۆ داوەدانکردنەوەی پارێزگای هەڵەبجە و چارەسەری بەرکەوتوانی کیمیایی دابنرێت و چیتر لەسەر بنەمای ژمارەی دانیشتوان مامەڵەی لەگەڵ نەکرێ دەبێت حکوومەت و پەرلەمانی هەرێم و سەرۆکۆمار و وەزیر و پەرلەمانتارانی کورد لە بەغا هەڵەبجە بکەن بە خەمی خۆیان و بەغدا ناچار بکەن تا ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە تەواو بکات و بە فەرمی هەڵەبجە وەک پارێزگای ژمارە 19 عێراق بناسێنێ و مامەڵەی لەگەڵ بکات. جارێکی تر سڵاوتان لەبێت وەک دیارە بەڕێزان ئەوەی کە پێشتر بینیمان پەیامی مامۆستا کامیل یەکێک لە بەرکەوتوانی چەکی کیمیایی هەڵەبجەیە کە بەداخەوە ئێستا لەژێر چارەسەری وردایە لە ئەڵمانیا تا ئێستاش چارەسەری تەواوەتی بۆ نەکراوە بە هیوای تەندروستێکی باش بۆ مامۆستا کامیل و
ئەو کات سەرجەم بەرکەوتوانی چەکی کیمیاوی کە لە ژیاندا ماون. ئێمە فیچەرێکمان لەسەر ژیانی خێزانی مامۆستا کامیل لێرە لە هەرێمی کوردستان ئامادە کردووە، پێکەوە بینەری ئەو فیچەرە دەبین. خێزانێک لە چاوەڕوانێکی بێکۆتا هیلاک دەبن. ئەوان چاوەڕوانی دیدارێکن، نەدەزانن کەی ڕوودەدات و نەدەشزانن تاکەی دەبێت چاوەڕوان بن. کامیل عەبدولقادر بەرکەوتەی چەکی کیمیایی بۆ چارەسەر لە وڵاتی ئەڵمانیایە. هاوژین و منداڵەکانی لە هەڵەبجەن و نازانن کەی دووری نێوانیان کۆتایی دێت و بە یەک شاد دەبنەوە. نزیکەی 3 ساڵ و نیوە مامۆستا کامیل سەفەرێکەوە بۆ ئەڵمانیا، یعنی پێشەوەی نیشتەگەریەکە بکاو یاخود ئێستش کە کراوە هەر لە چاوەڕوانی ئێمەدایە. هەر چاوەڕێکە کە ئێمە ڕۆژێک بێت و بڕۆین و بە ئەوی لە ڕووی دەرونیەوە تۆزێک حکومی لە غێری بیایە تۆزە بێتە سەر تایمی خۆی، بەڵامەتانێ چاوەڕوانی ئەستەمە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە هیچ باش نییە، بەڵام الحەمدوللا لە ڕووی تەندروستیوە بە حکومەوەی دکتۆرەکان ساڵێکیان بۆ داناوە. ئەگەر ئەم ساڵە تەواو ببێت ئیشەڵڵا تۆزێک یعنی مەترسی لەسەری لە ئەچێت و ئەو کاتەش عیلاجەکانشی ئەگۆڕم بۆی بەپی زڕۆفی. تەنهایی و بێنەوایی کامیل عەبدولقادر لە وڵاتی ئەڵمانیا خراپی ڕەوشی تەندروستی کاریگەری خراپی لەسەر دەرونی هاوژین و منداڵەکانی دروست کردووە. ئەوان دەڵێن لە چەندین دەرگایان داوە تا بتوانن بچن لەگەڵ مامۆستا کامیل بژین، بەڵام هەوڵەکانیان بێسوود بووە و تا ئێستاش لە چاوەڕوانیدا ماونەتەوە. یەکێک لە داواکارەکانیان بۆ ئەوی ئێمە بڕین بۆ ئەو یعنی لە مشەمل بچین بۆ ئەڵمانی ئەوە بوو ئەیان ئەبێ لە بەنک 50,000 یۆرۆ هەبێت. ئێمەش لەبەر ئەوەی ئەو خانەکە گرتومانە بکرێ مانگی 2 ملیۆنی خۆمانەکە، یعنی نزیکەی بۆ ساڵک 2 دەفتەر بەس کرێ خانومان داوە. طبعا ئێمە ئەو ڕاستی بێ لە توانامان نەبوو ئێوە بە حکوومەت کە داواکارێکمان کرد هات نەهانەوەمە ئێستا شار ئامادە دەستخۆشیان لێکم بشک و ئامادەم بۆ لە مەودووە. ئەو ڕاستی بێت ئێمە ئەگەر حکوومەتی ئەڵمانیا بە حکومەوەی کە مامۆستا کامیل مافی پەنابەری نییە لجوئی نییە منع تەرحیلی ئێستا حالیەن وەکو نەخۆشێک ناتوانێت بەجێ بێڵێت، بەڵام ڕۆشتنی ئێمە بۆ ئێوێ بە حکومەوەی ئەڵمانیا ئەڵێ ئێمە حکوومەتی ئەڵمان ئێمە خەرجی ئێوە نادەین کە ئامادە لەبن بۆ خەرجی سەرفکردن بۆ ئێمە ئەبێ لەسەر خەرجی خۆمان بێت. لەوێش ژیان قورسە کە من مناڵەکانم وردن ناتوانین ئیشکەم مامۆستا کامیل خۆی نەخۆشە پێویستەکەم ڕافقی لە پاڵیا بێت. ئەم شەهادانەی کێسە من لێرە هەمە لەوێ هیچ ئەتیرافی پێ ناکرێت کەواتە ئێمە کە بڕۆین بۆ ئەوێ پێویستمان پێ بێت، یعنی ناتوانین لەسەر مەسروفی خۆمان تا فترێک یعنی مەکە بتوانین تا فترێکی کورت بۆ 2-3 مانگی گیان دوای ناتوانین. مناڵەکانشم لە خۆشییانە نەخوای خوانایەتی دڵمان بشک ئینشەڵڵا بە مزگانە موافقەتمان ڤیزەمان بنێ. پۆلی دووی سەرەتاییم 3 ساڵ باوکم نەدیوە حەزەکەم زوو بڕین بۆ ئەڵمانیا لەبەرەوە بیرەکەم. کامیل عەبدولقادر لەبەر چەند هۆکارێک ناتوانێت بگەڕێتەوە کوردستان لە ناو خێزان و منداڵەکانیدا بژی، وەک هۆکاری ژینگەی و کە ئەو هەوای کوردستان لەبار نییە بۆ ژیانی ئەو. لە هەمان کاتدا پزیشکەکانی پێیان گوتووە دەبێت لە ژێر چاودێری وردی پزیشکی دابێت. لەلایەکی دیکەشەوە زۆری تێچووی دەرمان و پێداویستیە پزیشکەکان دەبێت ڕێگریەکی دیکە لە گەڕانەوەی بۆ کوردستان. کامیل عەبدولقادر بەجەستە لە تەڕاوگەیە بەڵام بەڕۆح لە کوردستانە. ڕۆژانە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەواڵی دۆستان و ئازیزانی دەپرسێت، ئەویش وەک هەر مرۆڤێکی ئاسایی حەز دەکات لە نێو کەسوکاری دابێت، بەڵام نازانێت ئەو ئاواتەی بەدیدێت یاخودنا. شادی ئەمین، شار پرێس، هەڵەبجە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان. یەکێکی دیکە لە بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە هەڵەبجە میوانی ئێمەیە. دەمانەوێت هەندێک گفتوگۆی لەگەڵا بکەین لەبارەی ئازاریەکانیەوە قسە بکەین، کێشە و گیر و گرفتەکانی بۆ ئێمە و بۆ ئێوەش باس بکات بۆ هیوایەکە بگاتە لایەنی پەیوەندیدار و چارەسەرێک بۆ کێشە و گرفتەکانی بکەن. ئەو
لە کارەساتی هەڵەبجەدا خێزانەکەی لە ناوچوون و خۆی ماوەتەوە واتە هەم هاوژینەکەی مردووە هەم کوڕ و کچێکیشی بە کیمیایی لە ناوچوون بەڵام خۆی ماوەتەوە و بەرکەوتەی چێکی کیمیاویە ئێستا دەچمە لای بۆ ئەوەی خۆی لەبارەی کارەساتەکەەوە لەبارەی کێشە و گرفتەکانیەوە قسە بکات کاک مەحموود سڵاوت لێ بێ وەزعت چۆنە ئێستا ئەو کۆسکەماسمان کەس کچێکم ناتێ بالمە هۆگەیەکە باشە خەلیکەکەم بۆ دوکەن ئەی کەلیشە بیەوە شو گوناحە لەلاوێ ئینجا ئێستا وە خەمکەرە کەلیکێکم بە خەمەکە بە خەمکەرەکان ئەمە دوو مانگە بڕیگیانە باشە وە خەم ناکە تۆ لەبیرت دێت کاتێکە کارەساتەکە ڕوویا لە هەڵەبجە چۆن خۆت ڕزگارت بوو لە کاتێکا خێزانەکەت لە ناوچوون خێزانەکەم لێرە ڕوون لێلی جەماعەتی چوون خواکە لەم کیمیا بارانی ئەم زەمەقیە لێ ڕوین لەسەر داوە هێنێ بوو کتێکمان بوو باشە ئەو دوکتە فەڕۆچتێنەوە حاڵکنی ڕۆکان یانەوە دەمانتە ڕوو ئەو دانام کوڕەکەم ڕێ لێ دایکە دایکەی ڕێی کەلیفەکەت ڕێی ئەمە سێ بژین نەمردن لێرە ڕیگەن لە شێشە ئێران پێژن شێشە باشە ئێستا کە خۆت ماویش کرد چ پێویستیەکت هەیە ئەتەوێ بۆت دابین بکرێت ئێستا من خۆم پێویستیم ئەوەزانە ئەو خانگەکەم هەیە و خانگەکەم هەیە دیارە بەدەمەوە دەنگی داکاتە لای دیارە دوو هێلیکۆپتەر لە شوێنی ڕێگەچوونی مەراسیمەکان نزیکن نازانم دیارەیان یەکێک لە هێندە ئاوا بێتە ئێرە یاخود تەنیا ئەمریکان کرد لە شێشە لێ لە شێشە ئەمریکان کرد باشە هێندە هاتینەوە بردینیان بە گرزەکار ئەو دەکانە نانێ لە لێرای ئامانە پێ بێ وەڵا خانەکە چێ بەخوا 3000 دینارم داکە ئەندە خانەکەم بۆ خاست کردیا باشە ئێستا تۆ باڵمەکیمان بارانی ئێندا تا خۆتەنیامی تاتە ئەو کەنیزە خەمەت باکەکە مەعاسەکان بڵێگە هیچی نییە فەقیرە چات ناڵێەوە ویتی نیە و ئەش نایدەنەمە وە خەمکەرەکان بڵێگە بەس بێژن ئەم وە خەمکەرەیە و گەنکەمەوڕن خدمەتی منەکە سەفەر شاوەی وە خەمەکە هەتا ئەو ڕێگە من ئەمر ئیشەڵا تەمەنە درێژ دەبێت کاک مەحموود زۆر زۆر سپاس ئەزیەتمان نای بگورە بینانی بەڕێز وەکو بینیتان ئەوە یەکێکی دیکە بوو لە بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە بێگومان کارەساتەکە بە جۆری تر و شێوازی تر و چیرۆکەکانی کارەساتەکە بە جۆرێکی تر بەردەوامە دەچینە مەزاری شەهیدان لەوێ مەراسیم بەردەوامە بزانین کار و چالاکی دیکە چی هەیە فەرموون ڕابیاری ئێستا ساتی 33 ساڵ پێش ئێستا و لەوە هەکاتێکدا بردومانی پارێزگای هەڵەبجە و هەڵەبجە کرا لە ئێستادا ئەموان وەستاون بە بێدەنگی بۆ ئەوەی یادی ئەو مەرگە ساتە بکەنەوە ئێستا وەزیری ئێستادا گوڵ دەڕژێنن لە بری کیمیایی ئێستا لە هەڵەبجە کیمیایی پاران کرا ئێستا ئەو کۆکەرانەی بە ئاسمانی هەڵەبجەوەن گوڵ دەبارێنن یاخود گوڵ دەڕژێنن بەسەر دانیشتوانی هەڵەبجە و هەڵەبجەیەکاندا و هەمووان چەند خولەکێک وەساون بۆ بێدەنگی بۆ مەرگە ساتی هەڵەبجە ئەوە ئێستا دەیبینن وەزیری شەهیدان و کاروباری ئەنفالکراوانە گەیشتە پارێزگای هەڵەبجە و گەشتە سەر مەزاری شەهیدان و چەند خولەکێکی دیکە دیارە
تاجە گوڵینەی وەزارەتی شەهیدان لەسەر مەزاری شەهیدان دادەنرێت. محمودی حاجی محمود وەزیری شەهیدان و ئەنفالکراوان گەیشتە مەزاری شەهیدان و لە ئێستادا تاجە گوڵینەی وەزارەتی شەهیدان لەسەر مەزاری شەهیدان دادەنرێت. جارا ئەو وێنانەی کە دەیبینن ئێستا وەزیری شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستانە گەیشتە مەزاری شەهیدان و تاجە گوڵینەی ڕێز و وەفای وەزارەتی شەهیدان لەسەر مەزارەکە دادەنێت. کوێستان خان سڵاو لێبێ وەک بەڕێوەبەری شارەوانی هەڵەبجە پێمان بڵێ ئەم ساڵ لە 33 ساڵەی کیمیابارانکردنی هەڵەبجەدا یادەکە بە شێوەیەکی کرچ و کاڵ بەڕێوە چوو ئەمە بۆ ببوورە من ئەو ساتە وەختەیە ناتوانم قسە بڵێم. جارا بەڕێوەبەری شارەوانی هەڵەبجە کوێستان خان خەمبارە بۆ کیمیابارانکردن و قوربانی دانی هەڵەبجە. وەزیری شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا کۆنگرەی ڕۆژنامەوانی هەیە من هەوڵەدەم کۆنگرەکەی بگوازمەوە. بەڵێ تەبان ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان ئەمڕۆ هاتینە ئێرە دیارە ساڵانە بۆ ڕێزگرتن لە قوربانیانی بەرکەوتوانی چێکی کیمیاوی و شەهیدانی ئەم شارە و سەرجەم شەهیدانی گەلی کوردستان حزورمان هەیە لە بۆنە مناسبەکانە. بەڵام ئەمڕۆ ستایلی یادکردنەوەی یادی هەڵەبجەی شەهید و شێوازی یادکردنەوەکە بەم شێوازە بوو کە لەلایەن بەڕێوەبەرایەتی شەهیدانی هەڵەبجە و پارێزگار و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شەهیدان کە بەرنامەمان بۆ ئامادە کرد و یادکردنەوەی ئەم مناسبانە بەڕاستی هەرچی بکرێت بۆ ڕێزگرتن لە قوربانیانی گەلی کوردستان بە تایبەتی قوربانیانی چێکی کیمیاوی و شەهیدانی ئەم شارە و سەرجەم شەهیدانی گەلی کوردستان ناگاتە لەحزەیەک لە ڕێزگرتن لە ئەو شەهیدانەی کە گیانی خۆیان کردە قوربانی خاک و گەل و نیشتمان. ئێمە لێرەین ئەمڕۆ و بۆ زیندوڕاگرتنی ئەم مناسبەیە و حکوومەتی هەرێمی کوردستان خودی جەنابی کاک مەسرور سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کابینە بەگشتی و وەزارەتی شەهیدان بە تایبەت لەگەڵ بەڕێوەبەرایەتی شەهیدان و سەرجەم وەزارەتی کاروباری شەهیدان پرۆسەیەکی تازەمان لە پێشە بۆ ئەوەی بە باشترین شێواز خزمەتی بەرکەوتوانی چێکی کیمیاوی بکەین و لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی و بە شێوازێک کە ئەوەی شایستەیە مافی خۆی وەربگرێەوە ئەوەشی کە مستحق نییە ئەوە قسێکی کەیە. ئەگە لە مەسلەی گیر و گرفتەکانی کەسوکاری شەهیدان بە تایبەتی مەسلەی زەوی و مەسلەی خانووی خۆکرد و ئەو مەسلەی قەرزی تەندروستی کەسوکاری شەهیدان ئێمە ئیشمان لەسەر کردووە و بەرنامەمان داناوە ئینشەڵا لە داهاتوە کاری ئەەکەین بێتە مایەی حەسانەوە و دڵخۆشکردنی هەم بەرکەوتوانی چێکی کیمیاوی هەم کەسوکاری سەربەرزی شەهیدان و لە پلان و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ئاوادانکردنەوەی شاری هەڵەبجەی شەهید لە ڕێگەی پارێزگاری هەڵەبجە و سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان ئەوەی تابعی هەر وەزارەتێکە ئێمە وەزارەتی شەهیدان هەندێک مەشروعمان هەبووە کە یەکیان چۆتە بواری جێبەجێکردنەوە و دووسێ مەشروعی تریشی ماوە ئینشەڵا مەسەلەی مۆنومێنتەکە و مەسەلەی گۆڕستانی مەزاری شەهیدان ئەوەیش ئیشی لەسەرەکرێ و کاری ئەەکەین ئینشەڵا لە داهاتوە کە تا ڕادەیەک زامی کەسوکاری شەهیدانی شاری هەڵەبجە ساڕێژ بکەین هەرچەندە
هەرچی بکرێت ناگاتە ئەوەی کە خوێنی دڵە پێ خوێنی ئەو شەهیدانی کە گیانی خۆیان کردە فیدای گەلوونشت. بەڵێکان عەبدوڵڵا پرسیارم ئەگەر بووە و تاکردنی موچەی کە سوکاری شەهیدان لەگەڵ بەغدا چیتان کردووە؟ هیچ بەرنامەکان پێشڕەوی بەخۆیەوە بینیوە کە لە ماوەی ڕابردوودا هەوڵی بۆ درا؟ زۆر بەداخەوە لە دوای ناساندنی کەیسی هەڵەبجە و ئەو کەیسانەی تری گەلی کوردستان و نەهامەتەکان و قوربانیان لەلایەن دادگای تاوانەکانی هەڵەبجەوە حکوومەتی عێراق نەچۆتە ژێرباری قەرەبووکردنەوەی کەسوکاری شەهیدان و سەرجەم قوربانیانی گەلی کوردستان جگە لە کارەساتی هەڵەبجە ئەنفال و کارەساتەکانی بەرزان و فەیلەکان و مەسەلەی وێرانکردنی شار و شارەچەکانی کوردستان خۆتانە زانگەلی کوردستان لە حاجی ئۆمەران هەتا ئاگاتە پێنجوێن و هەڵەبجە و سەی سادەق و سەرجەم ئەو شارانەی کە لەسەر سنوور بوون هەمووی بەهۆی حربەوە وێران کران تا ئێستا حکوومەتی عێراقی نەچوەتە ژێرباری قەرەبووکردنەوەی ئەم مەسەلانە. بەڵام ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و کۆزاری شەهیدان بەڕاستی جدین لەسەری و ئیشی لەسەرەکەین، کابینەکانی پێشوویشیان لەسەر کردووە، دەبێ هەمومان پێکەوە بە یەکگرتووی و یەک دەست بە دوای داخوازیەکانی گەلی کوردستان لەگەڵ نوێنەرانی گەلی کوردستان لە پەرلەمانی عێراق و لەگەڵ نوێنەرانمان لە دام و دەستگا تەشریعەکانی حکوومەتی عێراقی ئیشمان لەسەر کردووە. ئینشەڵڵا کارێکەکەین کە تا ڕادەیەک ئاسوودەی کەسوکاری شەهیدان بکەین. باشە نەخۆشخانەیەک هەیە تا ئێستا بە نێوناچڵی تەواو کراوە، لەگەڵ ئەوەشدا بریندارانی چەکی کیمیایی چەند ساڵە وادی بەڵێنیان پێدرێت کە ببرێنە دەرەوەی وڵات، بۆچی تاکو ئێستا نەبراون وەچیەکەن؟ خۆشبەختانە دوێنێ وەزیری تەندروستی فەرمانێکی دەرکرد کە ئێمە ڕێنمایەک دەرەکەین، ئێمە و وەزارەتی تەندروستی و وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی دارایی بۆ ڕێخستنی بەرکەوتوانی چەکی کیمیایی و گرنگیدان بەو نەخۆشخانەی کە لێرە هەیە بۆ ئیشەڵا لە داهاتوە نەتایجێکی باشێ. خەڵکی هەڵەبجە ڕخنیان لەوایە کە وەک پێش حکوومەتی عێراقدانی بە پارێزگابوونی هەڵەبجەدانە وەکو ئەنجومەنی وەزیران حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم کەیسە چیتان کردو بۆی ئەم پارێزگای و پارێزگاکانی عێراق ماف و لایەنی تەشریعی و تەنفیزی هەرێمی کوردستان کاری خۆی کردووە و حکوومەتی عێراقیش تا ڕادەیەک، بەڵام مەسەلەی زیادکردنی پارێزگا خۆتانە زانن جغرافیای عێراق ئەبێ گۆڕانکاری بەسەردابێەوە یەکێکە لە کێشەکان، بەڵام ئێمە بتوانین ڕەغمی ئەوەی کە هەیە شایستە دارایەکانی خەڵکی هەڵەبجە لە عێراق جێبەجێ بکەین. باشە کە سوکاری شەیدێ تاکو ئێستا بەڵێ 250 کە سوکاری شەیدێ تاکو ئێستا زەوی وەرنەگرتووە بێ بەش بوون چی ئەەکەن؟ باسم کرد کە ئێمە کارمان کردووە بۆ جێبەجێکردنی زەوی سەرجەم شەیدان لەگەڵ وەزارەتی داد و وەزارەتی شارەوانی و وەزارەتی زەراعا خۆتەنەزان هەندێک لە زەویەکان تابعی وەزارەتە پەیوەندیدارەکانە پێویستیان بە کوژانەوە ڕێخستنەیە بە شێوازێک کە بیگونجێنی لەگەڵ یاساکانی هەرێمی کوردستان. بە جدیشمان لەسەر کردووە موچەی شەهیدان و زیندانیانی سیاسی کە عێراق ملزم بکەین بچنە ژێر شایستە دارایەکانی هەرێمی کوردستان. شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پارێزگای هەڵەبجەی کرد بەڵێ بەڕێزان لای کۆنفرانسی ڕۆژنامەنووسی پێشەوە هەورامانی و تەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە ئەمڕۆ لە دانیشتەکەی پەرلەمانی کوردستان کە تایبەت بوو بە یادی هەڵەبجە ئەو واتە پێشەوە هەورامانی بایکۆتی دانیشتەکەی کردووە، دەچێن لای کۆنفرانسەکەی بۆی هۆکاری بایکۆتکردنەکە ڕوون کاتەوە بزانین چی هەیە. فەرموو بکاتو برادران حاضر الجماعة وكيف بەناوی خوای گەورە ئەمڕۆ 16 سەیادی کیمیابارانکردنی هەڵەبجە هەروەها ڕۆژێکی ناخۆش پڕ لە ناسۆر بۆ خەڵکی کوردستان و بۆ شاری هەڵەبجە.
ئەمڕۆ لەسەر یاداشتی یان لەسەر داواکاری ئێمە چەند پەرلەمانتارێک داوامان کرد کە بەڕێزان لە حکوومەت وەزارەتە ئەو وەزارەتانەی کە تایبەتمەندن بێنە پەرلەمانی کوردستان بۆی کە ڕاستپاردە پێشنیار و سەرنجەکانی ئێمەی پەرلەمانتاران و بە تایبەت پەرلەمانتاران لە نووسنگەی هەڵەبجە وەربگرن. چەند ڕۆژێکە بە دوواداچوونەکەین لەسەر کێشەکانی هەڵەبجە، چەند ڕۆژێکە تەفاسیل کۆکەینەوە لەسەرەوەی کە هەڵەبجە پێویستی بە چییە، بەڵام لە کاتی دانیشتنی پەرلەماندا ئێستا من وەک پەرلەمانتارێکە خەڵکی هەڵەبجەشم بایکۆتی و دانیشتنم کرد لەبەرەوەی کە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان تەنها خولەک و نیوێک 2 خولەک دەرفەتە داد. من ئەمەوێ بڵێم کە بە خەڵکی کوردستان ئایا تۆ توانی بە 2 خولەک باز لە کێشەکانی هەڵەبجە بکەیت؟ لە پەرلەمانی کوردستاندا جارێ 5 سعات دەرفەتە درێت بە شەڕەقسە و بە هەستانەوە و بە قۆڵکردنەوەی ناکۆکیەکان، بەڵام بۆ خزمەتی شاری هەڵەبجە ئەمڕۆ بە پەرلەمانتارانە وترێت کەم قسە بکەن و قسەکانتان لە کاتێکی کەما ببڕێنەوە بەبێ ئەوەی ڕێگەت پێ بدەن وەکو پەرلەمانتارێکی تایبەتمەند، وەکو پەرلەمانتارێکە بە وردی ئاگداری کێشەکانی شارەکەی، ئاگداری ئەو مشکلانەی کە لە شاری هەڵەبجەدا هەیە. ئەگەر کەسێک خۆی نەچێتە ناو هەڵەبجە نەبینێت بەم جۆرەی ئەڵێ بە 2 دقە لەسەر قسەکان قسە بکە لەسەر بابەتەکان. بۆیە من پێم وایە ئازارەکانی هەڵەبجە و کێشەکانی هەڵەبجە بە 2 دقە ناگەنە حکوومەت. ئێمە پێمان باش بوو ئەمڕۆ بەڕێز وەزیری ناوخۆ بوو باسی کێشەی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بکەین، بڵێن با نەکرێتە قوربانی ململانەی لایەنە سیاسیەکان، با لەبەر خاتری پایتەختی ئاشتی چاوپۆشی لە کورسیەکە پۆستێکە یان نەشتێکە بکرێ لەبەر خاتری هەڵەبجە. منداڵەوەنبەکانی هەڵەبجە چی دیکە بە سەرگەردانی نەگەڕێنەوە، دێنەوە ناو شاری هەڵەبجە، کێشیان پشکنینیان بۆ ئەکرێت تۆکڕیکێت 5-6 کەسیان پێکرێت دەتاوەکو لە کۆتاییشدا چارەنووسیان یەکلا ناکرێتەوە تووشی سەرگەردانی و بێپارەی و بێژیانیە بن. گەنجەکانی هەڵەبجە لە خراپترین دۆخدان لە خراپترین دۆخی بێکاریدان دەمانویست بە دەستەی وەبەرهێنان بڵێن نابێ وەبەرهێنانی هەڵەبجە لە شارێکی دیکە بێت، دەبێ وەبەرهێنانی هەڵەبجە لە پارێزگاکەدا بێت بۆی کۆمپانیاکان لە هەڵەبجەوە بتوانن باج بدەن، دەبێ باج و دەرامەت لە هەڵەبجە بێ، دەبێ و بەڕێوەبەراتیانی کە من لە ناهۆڵی پەرلەمان ئاماژەم پێکردن و بەشێکی زۆریان پەیوەندیان بە پارەوە نییە. ئەو وەزیرە بەڕێزانەی کە لەوێ نەگەر بە فعلی بێن ئەم ئیشانە بکەن ئەوە دەتوانن کە 170 پەیوەندیان بە پارەوە نیە و کاریگەریکی زۆر باشیان لەسەر دۆخی هەڵەبجە بێ. لەپاڵ هەموو ئەمەی کەوتومانە ئێمە دەستخۆشیەکەین لە هەر کارێک لە هەڵەبجە کرابێ، هەوڵەکانی پێشوو بەڕێز سەرۆک وەزیران کە ئێستا 30 میلیارد دیناری بۆ هەڵەبجە تەرخان کردووە دەستخۆشیە، بەڵام زامەکانی هەڵەبجە گەورن، برینەکانی گەورن، خەڵکی هەڵەبجە پێویستی بە هاوکاری و پاڵپشتی زیاترە. بۆیە من ڕەخنەم هەیە و بایکۆتی دانیشتنێک یەکەم کە تایە بۆترێ 2 دقە قسە بکە لە کاتێکدا لە ڕۆژانی دیکە ئاسایی شەڕەبۆکس بکرێت لە پەرلەمان لەسەر ململانی سیاسی، ئاساییە کە پەرلەمانتاران قسە بە یەکتر بڵێن تەشیر بە یەکتر بکەن و هەموو دەرفەتێک دەدرێت بۆ قسەکردن، بەڵام ئەمڕۆ لەسەر هەڵەبجە بوترێ تەنها 2 دقە قسە بکەن. من هیچ ناوێکی نانێمە بەزدارە، بەڵام ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە ئەبێ ڕەچاو بکرێ. ئەمڕۆ ئێمە بۆ خزمەت کۆبووینەتەوە و ئەمڕۆ 6 وەزیر لە ناو پەرلەمانی کوردستان بۆی گوێ ئێمە بگرن و لە جیاتی ئەوەی کە وەگوتم شەڕەقسەی سیاسی بکرێت. ئەمڕۆ ئێمە بە فعلی پێت ویستمان بە وەزیرەکان بڵێن هەڵەبجە چی پێویستە، بەڵام بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕێگەی نەداوە 120 قسەکانیشمان تەواو بکەین لەوەی کە حازرمان کردووە، چونکە ئێمە بە فعلی چەند ڕۆژێکە وەکو نووسنگەی پەرلەمان لە هەڵەبجە پەرلەمانتارانی نووسنگەکە ئامادەکارێکی زۆر باشمان کردبوو و دەبوو دەرفەتێکی باش بدرێت، تایبەتمەندی بدرێت بەوەی کە تۆ لە ناو هەڵەبجە ئاگداری چی ڕووداد، نەک کەسێک لێرەوە دانیشتووە و لەسەر کورسێکی بەرز دانیشتووە قسە لەسەر هەڵەبجە کۆبوونەوەکەم بایکۆت کردووە بۆ ویستم پەیامەکەی خۆم لێرەوە بە ئێوەی بەڕێز بگەێنم و لەگەڵ وەزیرە بەڕێزەکان ئەوەندەی کە توانین وتم کە ئەم شتانەی من باسییانەکەم پەیوەندیان بە پارە بۆ بودجەوە نییە، بەشێکی زۆریانەوە ئەتوانن کارەکان خێرا بکەن لە گەڕانەوەی بەڕێوەبەراتیەکان بۆ هەڵەبجە لەوەی کە هەڵەبجە بتوانێت بۆ خۆی کارەکانی خۆی بکە، خەڵکی هەڵەبجە بۆ واژۆیەک نێتە هەولێر و سلێمانی، ینی باس بکە پارێزگایە بەڵام ئێستاش وەکو قەزایەک مۆزەفی هەیە، پارێزگایە بەڵام و ئێستاش بەسیترین واژۆ بێت خەڵکی هەڵەبجە بچێتە دەرەوە بیکات. بۆیە ئەگەر تەنها بۆ دروشم و بۆ ئەوەی کە ئێمە هەڵەبجە بین لێرە لاوانەوە بکەین و شین بکەین لێرە بگرین، خەڵکی هەڵەبجە بێزار بووە لەمە. من وەکو هەڵەبجە یەگەڵێم کە خەڵکی هەڵەبجە شعر و قسە و باقوبریقی ناوێت و بە فعلی ئەوەی کە پێویستە ئێمە بیکەینەوەیە کە کار بکەین، ئەوەی کە کراوە جێی دەستخۆشیە، ئەوەی کە ئەکرێت جێی دەستخۆشیە، بەڵام کارەساتەکە بەو جۆرەیە، یعنی ئەوەی کە بەسەر هەڵەبجە هاتووە هێشتا زیاتری دەوێت.
بەڵێ بێنانی بەڕێزارێک کستاڵتان لەبێت ئەوەی بینیتان کە کۆنفرانسی ڕۆژنامە نووسی وتەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پێشەوە هاورامانی بوو کە ئێستا بایکۆتی ئەو دانیشتەی پەرلەمانی کوردستانی کردووە کە تایبەت بۆ بە بارودۆخی هەڵەبجە کە ئەمڕۆ 16 ڕێک کراوە ئەو گلەی ئەوەی هەبوو یاخود هۆکاری بایکۆتکردنەکەی گەڕاندەوە بۆ ئەوەی کە لە دانیشتەکەی کاتی پێویست نەدراوە بە پەرلەمانتارەکان کە لەبارەی هەڵەبجەوە قسە بکەن لە کاتێکدا دانیشتەکە بۆ هەڵەبجە ڕێک کراوە هەروەها گلەی ئەوەشی هەبوو کە ئەو وەزیر و وەزارەتە تایبەتمەندانەی کە تا پەیوەندیان بە دۆزی هەڵەبجەوە بابەتی هەڵەبجەوە مەسەلەی خزمەتکردنی هەڵەبجەوە هەیە دەبوو وەک ئەو دەڵێ دەبوو لە دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان ئامادە بن بۆی پەرلەمانتاران کێشە و گرفتەکانی هەڵەبجە ڕاستەوخۆ بە وەزیرەکان بگەن بەڵام وا دیارە وەزیرەکان ئامادە نەبوون ئێستا من یەکێکی دیکە لە بەرکەوتوانی چەکی کیمیاییم لەگەڵا کە چیرۆکەکەی ئەمیش جیاوازە هەندێک سەرنجڕاکێشە لە چەند ساڵی ڕابردوودا زۆرینەتان بینەر و گوێبیستی چیرۆکێک بوون کە منداڵێکی هەڵەبجە لە دوای کارەساتەکە دەچێتە ئێران دواتر بە گەنجی دەگەڕێتەوە فەحسی DNA بۆ دەکرێت بە خێزانەکەی شاد دەبێتەوە بەڵام دوای ماوەیەکی دیاریکرا و دەردەکەوێت کە وەک خۆیان دەڵێن دەستێوەردانی شخصی و حیزبی و ئەوەی تێکراوە بە جۆرێک کە کەیسەکە بە تەواوەتی ئاراستەکەی گۆڕدرا ئەو کچە گەڕایەوە ئێران ئێستا چارەنووسی بە جۆرێک لە جۆرەکان نادیارە نازانرێت دوایین چارەنووسی کەیسەکەی چی لێ دێت دایکی ئەو کچە میوانی ئێمەیە مەلیحەخان سڵاوت لێبێ مەلیحەخان ئەم کاتت باش پێت بڵێم دایکی مەریەم یاخود دایکی ژیان باشە کچەکەیەوە چی لێ بەسەر هات باقسەکان بم بەلای خوای گەورەی میرەبان سپاسی کەناڵەکەتان ئەەکەم من مەلیحە قوربانێت دایسێکی کیمیایی سیەکان نەمادن هەردوو چاوتی کوێرە یەکێکیان دکتەر دێ خۆتگوتیان لە ئێران ئێستا چاوەکەم نابینەی ئێران کایسەکێ من کایسەکەیان لیان لەپرسیدم نایانی کەڕەگی چۆنی حەقی پێ بۆ کە بۆ برینداری بۆ نەخۆر بۆ هەموو شتێک گێوەری بگشت لە هەموو گێوەری اینجا برام دوورام شەیدە دایکم شەیدە لە بەهەشی زارایە پیاوەکەم شەیدە هەر نەمدۆزووە مناوەکەم هەر لە باوەڕ من دەگەڕێمەوە لای تۆ بینەرانی بەڕێز دەچینە مەزاری شەیدانی هەڵەبجە دەکەم لاشتیشەوە بەداخەوە ئەمڕۆ یادی کیمیابارانی هەڵەبجەیە و هاتوینکەوە تازەگوڵین لەسەر مەزاری شەهیداندا بنەیت. But of course, the main purpose of my visits here is to remember the appalling chemical attack which was committed 33 years ago today. زیاتر سەردانەکەمان ئەوەیەکەوە یادی ئەو کیمیابارانە یاخود ئەو هێرشە کیمیایە بکەینکەوە 33 ساڵ بەر لە ئێستا لە هەڵەبجە بەداخەوە ڕۆحی یاخود جانی چەندین بێتاوانی کێشا. At least 5,000 Kurds died and many more thousands of Kurds suffered injuries or long-term illnesses as a result of the attack. لە دەرەنجامی ئەو هێرشەدا کەوا زیاتر لە 5,000 ڕۆحی بێگوناه هەڵوەرین لێرە و چەندین هەزاریش تاکو ئێستا ئەوانی کە لە ژیان داماون بوونە قوربانی ئەو چەکە و بەبرینەوە تا ئێستا دەناڵێن و ئازاریان هەیە. This was a terrible attack and the world must never be allowed to forget us. ئەمە هێرشێکی زۆر دڕندانە بوو کەوە لە هیچ شوێنێک لە دنیا ڕێگە پێ نادرێت دووبارە بێتەوە. And indeed there are a number of commemorations happening in the UK today. لە هەمان کات لە بریتانیاش چەندین یادەوەری یاخود لە چەند شوێنی جیاجیا ئەو یادە زیندوو دەکرێتەوە بەرز ڕادەگیرێت. However, there is a saying in English that the darkest hour comes before the dawn. بەڵام هەروەکو لە مەسەلە ئینگلیزیەکانی شەیە و هەروەها شتێکی باوەکەوە دەڵێن لە دوای هەر تاریکێک یاخود لە دوای هەر ناخۆشیەک خۆشی دێت. And 1988 came before 1991. کەوا ئێمە ئەو شتە لێرە زۆر بەزەقی دەبینینکەوە 1988 راپەڕینی 1991 بەدواوە بوو. The United Kingdom played a key role in the United Nations Security Council, ensuring the passage of the resolution that created the no-fly zone.
بەریتانیا ڕۆلی سەرەکی بین لەوەی کەەوە بڕیاری ئەنجومەنی ئاسایش جێبەجێ بکرێ و هەروەها ناوچەی دژەفڕین و بەخشینی ئارامی لە هەرێم جێبەجێ بکرێ. And this no-fly zone, which we helped to create and we helped to police during the several years of its existence, led in turn to Kurdistan region becoming autonomous. هەر ئەو دەست پێشخەریانەی بەریتانیا و هەروەها کۆمەڵگەی نێودەوڵەتی بوو کەەوە بەڵێ بەڕێزان ئەوەی بینیتان کۆنفرانسی ڕۆژنامەنووسی کۆنسوڵی ئەمریکا بوو لە هەرێمی کوردستان کە لەسەر مەزاری شەهیدانەوە قسەی لەبارەی کارەساتی هەڵەبجەوە کرد. من دەگەڕێمەوە لای میوانەکەم مەدیحەخان دایکی ژیان ئێستا کچەکەی تۆ چی لێ بەسەر هات؟ من ئەوەی بانیان کردیان کچی تۆیە دوایی کاتێ بانیان کردوتی دایکی هەیە پشتی نییە برای هەیە پشتی هەموو خزمەتان هەمووی هەڵەبجە لە هێزگشتی مەدیحە قوربانیە ڕای کێشتا دکتەرەکان ڕای کێشتا هینە بوو ئەوە پەدەیە بوو دوایی کاوا گیانی بالا لە پاوە بوو دایکی گیانی ئەوی کەسانی دوای ژیانە بوو بۆ پاوە دەوری مانگی دەریان کە ڕای ئیسری ئەو نییە یاکەی منیان گۆڕا خوێنەکەی منیان گۆڕا ینی تۆ پێ دوایە ئەوە کچە ڕاستەقینەکەی خۆتە دیارە ڕێز ئەمە وێنەی مەلیحەکان و کچەکەیەتی کە تا ئێستاش ڕوون نەبووەتەوە لە 100% کە ئەمە مەریەمەیان ژیان ئەمە ژیانە بەڵام ئەوەی کە هاتۆتەوە بۆ هەرێمی کوردستان وەک دایکی دەڵێت ژیانە بەڵام بەپێی ئەنجامی پشکینینەکانی دیکە کە دواتر کران ئەوەی سەلماندووە وایە ئەوە ژیان نییە و کەسێکی دیکەیە من ئەمەوێت دایکی ژیان زیاتر قسەکە لەبارەی کەسەکەەوە چیتان کردواتر کە دەرکەوت کە ئەوە کچەکەی تۆ نییە هاو بۆ ماڵمان دەستی کردە ملم کەناڵ هاوەردستی کەناڵەکەدانەکەم بۆ ماڵمان دەست یادی دوایی چەقالیان وەدەرجی سیرم کردەوە دەرسیان سنی یا باوەشم باشە تۆ چەند نیشانەیەک هەبوو کە لە 100% بۆ تۆی بسەلوێنێت کە ئەوە چی خۆتەوە بووی نیشانەیەکی سپی ئاوەگرێ نەمابوو قژی ڕەش بوو داڵق قاڵ بووە ئێستا تۆ داواکاری چییە؟ لە هەرێمی کوردستان لە هەرێم هەموو بگەڕن ئێستا تۆ نازانی ئەو کچە لەکوێ مەریەم باش پێت خۆشە جارێکتر بیبینیتەوە و دڵنیابیتەوە لەوەی کە ئەمە کچەکەی خۆتیان خۆشە سپاسانەکەم ئەوە 2 ساڵی ڕێکە من نەخۆش ئەو درەسەکە نەزانکرد هەموو ڕۆژە فرەن دەکەوارێکە هەموو ئینەکە حکومەتەکە ئینەکەی ئێرانیارەی ئێران ئازادێتی وڵای چینیە ئەوەنەکی سەبێ چی حکومەت باشە وەکو بەرکەوتەیەکی چەکی کیمیایی داواکاری چییە؟ داواکاریم هەیە بگەنە فریام و ئاگایان دێن بێ نەخۆشم و ئێستا ڕۆژانە چارەسەر وەردەگریت لە هینەوەگەرمی لە خەسەخانەی دەگەژیان هەرەوەڵا هەسپاتی شتیارەکەم هین هەموو دختەرەکانەکەم زۆر زۆر سپاس مەلیحەکان مادوومان کردی ببوورە بیرانی بەڕێز دەگەڕێنەوە مەزاری شەهیدان دیارە مەراسیمی یادکردنەوەی 33 ساڵی هەڵەبجە بەردەوامە فەرموون با پێکەوە ببینین. بريزكم الاخوان الاخوان
هذا الاخوار خلينا الاخوار ان شاء الله No. It's okay. Close it, dude. Good afternoon. Thank you, Minister, and thank you, Your Excellencies, for welcoming us here today. I want to also thank Kat Lukman, the head of the Victim Association, for being with us. Today we mark 33 years since the horrific chemical attack carried out against Halabja by Saddam Hussein's regime in 1988. امروز 33 ساڵتەیە پارەت بەسەرە و هەڵمەتی پەلاماری کیمیایی بۆ سەر هەڵەبجە کە لەلایەن ڕژیمی سەدام حوسێنەوە لە ساڵی 1980 ئەنجام درا. More than 5,000 innocent men, women, and children were killed in one of the most terrible crimes of modern history, and thousands more were injured, and many are still affected today. زیاتر لە 5,000 پیا و ژین و منداڵ لە قێزەوەترین تاوانی مێژووی هاوسەرخا لەناو بردان و گیانیان سپارد و هەزاران تر بریندار بوون و سەدان کەسی تریش بەدەست نەهامەتیەکانی و ناڵێنن تا ئێستاش. The United States government joins the families of all those who suffered in honoring the memory of those who were lost and expressing our solidarity with the survivors. ویلایەتە یەکەتی ئەمریکا شان بەشانی خانەوادەی و کەسانە دەوەستێت کە نەهامەتیان سەشتووە بۆ ڕێزنان و یادکردنەوە لەو کەسانێک کە ژیانیان سپاردووە و هەروە بۆ دەربڕینی هاوسۆزی بۆ دەرباز بۆ بێرەکان. Today is certainly a day of great mourning, but it's also a day of remembrance. It is important that we take time to remember. By remembering, we recommit ourselves to preventing future atrocities, and we recommit ourselves to the rule of law, to tolerance, and to human rights, and to respecting the dignity of all people. ئەمڕۆ ڕۆژی پرسەیەکی گەورەیە و هەروە ڕۆژی یادکردنەوەیە. ئەمڕۆ زۆر گرنگێمە کاتەرخانەکەین و یادی قوربانەکانەکەینەوە لە ڕێی یادکردنەوەکانیانەوە ئێمە پابەندی خۆمان دووپاتەکەینەوە کە لە داهاتوودا کارەساتی جەرگبڕی لەو شێوەیە ڕوونادات و هەروەها پابەندیمان دووپاتەکەینەوە بۆ بنەماکانی مافی مرۆڤ و لێبوردەیی و ئاشتی و هەروەها بۆ بەیەکۆبوون لە داهاتوودا. As we reflect, we should also acknowledge that through courage, sacrifice, and great hardship, the people of the Iraqi Kurdistan region have made tremendous progress. لە کاتێکا کە ئێمە لێرە وەستاوین و یادی ڕابردووەکەینەوە پێویستە ئەوەش بزانین کە لە ڕێگەی قوربانیدان و ماندووبوونەکانیانەوە خەڵکی هەرێمی کوردستانی عێراق بەرەو پێشچوونی زۆریان بەدەستێناوە. We are so proud to be your partners. ئێمە زۆر شکۆمەند و خۆشحاڵین کە هاوشان و هاوبەشی ئێوەین. Together we are committed to ensuring that terrible atrocities that happened here in Halabja never happen again. ئێمە بەیەکەوە دەبێت کار بکەین و دڵنیا بینەوە لەوەی کارەساتی هاوشێوەی و لە هەڵەبجە ڕوویدا دووبارە نابێتەوە هەرگیز لە داهاتوودا. As we pause to look back, I hope we also take time to look forward. کاتێک ئێمە هەڵوەستاکەین و ساتێک بۆ یادکردنەوەی ڕابردووە بەستین هیوادارم لە هەمان کاتدا دوور لە ئاسۆبین و چاومە لە داهاتووش بێت. We look forward to the future that we are building together, a future of partnership, peace, and justice that is worthy of those people we honor today. کاتێک ئێمە ڕوومان لە داهاتووە پێویستەکە بەیەک و هاوشان و هاوبەش بین بۆ دروستکردنی داهاتوویەک کە تیایدا دادپەروەری و ئاشتی هەیە و هەروە شایانی گیانی ئەو کەسانەیە کە بوونەتە قوربانی لێرە گیانیان سپاردووە. زۆر سپاسانەکەین. Why you silent at the time of
يا دوري يا دوري دار الأرواح أصعد حناي ونام البلد ونام بوشي توني دريخ عاود كوري الله حكاية عمري أبلا وحشك الوراك والكفر ولك أشياء وأسمع شولك يدي ولك يدي وأسمع ولی خۆی دووتانێکی دۆشێ وێنێ بەڕێزان ئەوەی دەیبینن دیمەنی ئەو مەراسیمانەیە کە بە بۆنەی 33 ساڵی یادی تاوانی هەڵەبجە لە هەڵەبجەی شەهید بەڕێوە دەچێت. شارپرێز لە بەیانیەوە لە سەرەتای دەستپێکردنی مەراسیمەکانەوە سات بەسەر ڕووماڵی سەرجەم ئەو کار و چالاکیانەی کردووە کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕێوە چوون لە سەرجەم شار و شارۆچکان بە تایبەت لە هەڵەبجەی شەهید. وەزیری شەهیدان و ئەنفالکراوان لەسەر مەزاری شەهیدان کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی هەبوو بۆمان گواستنەوە. هاوکات هەر لێرە بەشێک لە بەرکەوتوانی چەکی کیمیایی کە ئێستا لە ژیاندا ماون لە هەڵەبجە گلەی و قسەی خۆیان هەبوو. گلەیان هەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان کە وەک پێویست ئاوەڕیان لێ نەدراوەتەوە. پاش کەمێکی دیکەش وتەبێژی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان لێرە لەگەڵمان دەبێت. دەمانەوێت بۆچوونی ئەوانیش لەبارەی کەسوکاری قوربانیانی و شەهیدانی هەڵەبجەوە بزانین. ئەوەی دەیبینن مۆنۆمنتی هەڵەبجەیە لەوێ کار و چالاکی بە بۆنەی 33هەمین ساڵیادی تاوانی هەڵەبجە بەڕێوە دەچێت. پێکەوە دیمەنەکان دەبینین.
بەڵێ بەڕێزان جارێکی ساڵتان لەبێت لێرە لە مۆنۆمنتی هەڵەبجە هەرێک لە کونسوڵی ئێران ئەمریکا فەڕەنسا و بەریتانیا بە بۆنەی یادی 33 ساڵەی تاوانی هەڵەبجە لێرن لە مۆنۆمنتەکەن لێرە سەردانی ئێرەیان کردووە دیارە جیاوازەوە بەشێکی زۆر لە خەڵکی هەڵەبجە و شار و شارۆچکەکانی دیکە لە هەڵەبجەن بۆ ئەوەی یادی 33 ساڵی هەڵەبجە بەرز ڕابگرن وەکو پێشتری ژوتم هەریەک لە کۆنسوڵەکانی ئێران و ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا ئێستا لێرن لە مۆنۆمنتی هەڵەبجە هەوێنەکانتان بۆ دەگوازینەوە. جارێکتر سڵاوتان لەبێت میرانی بەڕێز وەک بینیتان لە چەند کاتژمێری ڕابردوودا بەشێک لە کەسوکاری شەهیدان و بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە لێرە میوانی ئێمە بوون ئەوان کۆمەڵێک گلەیی و گازندەیان هەبوو لەبارەی دۆخی ژیانی خۆیانەوە من ئێستا لێرە وتەبێژی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان لەگەڵایە بەڕێز عادل مەلا سەڵح سڵاوت لێ بێ کاک عادل بەخێر بیت بەشێک لە کەسوکاری شەهیدان لێرە گلەیەکی زۆریان هەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت وەزارەتەکەی بەڕێستان ئێوە چیتان کردو بۆەوەی کە خزمەت بە کەسوکاری شەهیدان بکەن لە ماوەی ڕابردوودا خزمەت زۆر کراوە لە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان من سەرەتا مەوێت دەست پێ بکەم کە وەزارەتی کارباری شەهیدان و ئەنفالکراوان جارێکی تر پرسە و هاوکەمی خۆمان بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدانی کیمیابارانی شاری هەڵەبجە
هەروەها هیوای چاکبوونەوە بۆ بریندارانی چەکی کیمیاوی بەرکردوانی چەکی کیمیاوی ومێ دەکەین ساڵیادەکانی داهاتوو لە سایە و سێبەری یاسا و دەستوری هەرێمی کوردستاندا تەواوی ماف و امتیازاتەکانیان بۆ دابین کرابێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵەوە. باشە ئێوە وەکو نوێنەری وەزارەت ئەڵێن خزمەتێکی زۆرمان بە کەسوکاری شەیدان کردووە هاوکات کەسوکاری شەیدان گلەیەکی زۆریان هەیە ئەمە بزانم ئەو کار و چالاکیانە بە دیاریکراوی چین کە وەزارەتەکەی بەڕێستان بۆ خزمەتی کەسوکاری شەیدان کردوێتی لە هەڵەبجە بۆ ئەم بابەتە بێ من گەڕێمەوە بۆ مێژوو دیارە سەردەمی دوو ئیدارەیی دوو دەستگا هەبوون دەستگای شەهید هەروەها دەستگای شەهیدانی خۆشیگەلی کوردستان لە هەورێر و سلێمانی دوای ئەوە کە لە ودەکان یەکخران پانەکان یەکخران و کابینەکەیەکی گرت لە ساڵی 2006 وەزارەتێک بەناوی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفاکراوان دروست بوو و بە یاسای ژمارە 8 کاتەوە لەلایەن پەرلەمانی کوردستان و بە یاسا ئەم وەزارەتە ڕێک خراوە و کۆمەڵێک امتیاز و کۆمەڵێک مافی بۆ کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و بەرکەوتوانی چەکی کیمیاوی و هەروەها تەواوی ئەو چین و کێژانەی کەوا دەچنە زمانی حکومەکانی چیتان بۆ هەڵەبجە کردووە هەڵەبجە نەک هەڵەبجە بەتەنیا چونکە ئێمە وەزارەتی شەهیدانی هەموو هەرێمی کوردستان لەو ڕوانگەوە توانین بڵێین ئەوەی کە ساغ بووبێتەوە لە دادگا و مەرجە یاسایی ئیجراءاتە قانونی و ڕۆتیناتە ئیداریەکانی تێپەڕاندووە مافێکی یاسایی خۆی هەیە کە بریتیە لە موچەی شەهیدانە ئەوەی کە قۆناغەکانی خۆی بڕی بێ هەموویان موچەی شەهیدانیان هەیە هەروەها زیندانیانی سیاسی هەروەها ئەوانەی کەوا لە یەک شەهید تا سێ شەهیدیان هەیە یەک موچەیان هەیە ئەوانەی لە سێ شەهید بۆ سەرەوەیان هەیە دەبڵ موچە وەردەگرن دوو موچە وەردەگرن هەروەها خوێندنی کوڕکچی شەهید ئەمە بەپێی یاسا هەیە و حاڵی حاضر وەزارەتەکەی ئێمە 90 میلیارد دینار خەرجی خوێندنی ساڵانی ڕابردووی کچ و کوڕی شەهیدی لایە هەروەها خزمەتگوزاری تەندروستی بۆ باوک و دایکی شەهید کچ و کوڕی شەهید ئەمانە خزمەتگوزاری شەهیدان لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسەکەی لە سەرمەزاری شەیدان باسی لەوە کرد کە ساڵانی ئایندا بە دیاریکراوی ساڵی داهاتوو بە شێواز و جۆرێکی تر بە خزمەتێکی زۆرترەوە دێنەوە هەڵەبجە و یادی هەڵەبجە دەکەنەوە ئەمە بزانم هیچ پرۆژەیەکی دیاریکراو هەیە کە بۆ ئەم ساڵی ئایندا بۆ خزمەتی کەسوکاری شەهیدان بەڵێ بە دڵنیاییەوە من جەخت لەسەر پەیامەکەی جەنابی وەزیر دەکەمەوە بەڵێ پرۆگرام و ئەجەندای باش هەیە لە وەزارەتی کاروباری شەهیدان وە لە چوارچێوەی یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 وەزارەتی ئێمە یەکێکە لە وەزارەتانە کە پشکی شێری لە چاکسازیەکە بەردەکەوێت پاکسازیەکان و پاکتاوکردنی لیستەکانی شەهیدان و بەرکەوتوان و زیندانیانی سیاسی لە وەزارەتی ئێمە قۆناغی باشی بڕیەوە دڵخۆشکەرانەیە ڕەنگە لە ساڵانی ڕابردوودا بە هۆکاری جیاجیا و بە بیانووی جیاجیا ئەو لیستانە ڕەنگە خەڵکێکی ناشایستی تێکەوت بێ کە خواستی یەکەمی سەرجەم کەسوکاری شەهیدانی ئەم وڵاتە ئەوەیەکەوە خەڵکی شایستە و مستحق مافی خۆی پێ بدرێ و خەڵکی ناشایستە و مستحق لەو لیستە بەدەرکرێت کە ئەمە ئێستا ئامانجی حکوومەتە کابینی نوێن بە تایبەتی کە بەرنامەی چاکسازی هەیە و وەزارەتی ئێمەش کە جێبەجێکاری بەرنامەی چاکسازی لە ئێستادا بەم هەنگاوە هەستاوە قۆناغی باشی بڕی و ئەمە یەک سەبارەت بە پلانی ئێمە بۆ ساڵانی داهاتوو بە تایبەتی بۆ ساڵی ئایندا وەزارەتی ئێمە لە کۆنتاکتی بەردەوامە لە هەوڵی بەردەوامدایە هەم هەوڵێکمان سوورتە گەر بۆ ئەوەی کە هەموو موچەی شەهیدان و زیندانیانی سیاسی هاوتای موچەی شەهیدانی عێراق و زیندانیانی سیاسی عێراقی بکەین هەموو هەوڵێک درراوە هەموو هەنگاوەکانی بڕیوە ئەو حکوومەتی عێراق ڕەنگە ساد و سڕێک هەبێت لە جێبەجێکردنی ئەکا یاسایی دەستوریەکانی خۆیدا زۆر سپاس بەڕێز عادل ملا ساڵح وتەبێژی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ ئەو دەرفەتە بینەرانی بەڕێز لە ڕووماڵەکەمان بەردەوام دەبین وێنەکان بۆ ئێوە دەگوازینەوە و دواتر لە دوای نیوەڕۆژ لەگەڵمان بمێننەوە لە ڕووماڵکردنی 33 ساڵەی یادی هەڵەبجە بەردەوام دەبین فەرمون با پێکەوە دیمەنەکان لە مۆنۆمنتی هەڵەبجەوە ببینین.